لاجمره روح جانه كرد همو برانه ولاتي ما كردستان جو مسكن ما كردانه لاجمره روح جانه كرد همو برانه كرد همو بینرین کردستان 24 هر 4 پارچه این کردستان و دیاسپورای دما هوا باش جه پایتخت کردستان جه هولیر سلاف لهوا بند شام شکره ولات هزار جارا شیرین تره ابروکه هم ده بحث ازمونا کردستان که این دچاو کردین هر 4 پارچه این کردستان این کو لدیاسپورای جین لویره لکردستانه بگل مبن ازمونا کردین هر 4 پارچه این کردستانه دیتناوان نریناوان لسر وان پیشوچون و پیشکفتنن لباشور کردستانه چه بوین دچاوین گنجن کرد کروکچن کردستانی لدیاسپورای هیم خیر هاتنه کردستان 24 بوده ما 2 ساعتان رومالا ما دیا بردوام بیتن ام ده بحث ازمونا کردستانه پیگ و جیان آودانی درست کرنا جرخانه آل کردستانه دچاو گنجن هر 4 پارچه این کردستانه اوین کول دیاسپورای لأوروپای جین کردستان یا چاوایه چه پیش کفتن بخوبه دیتیه چه لازمه بهتا کرن وانا چاوا کردستان دیت اف بیروکه جکی و هات کو زیداتری 100 گنجن کرد جکرو کچن کردستانی بیگ و بهنا باشور کردستانه لهمی کردستانه بگرن سردانا جناب سروک مسعود بارزانی بکن به دیدار آوان شاد بن بچنه دام و دزگهن فرمی ین کردستانه بچنه وان جهن کو هاتین آوا کرن بو زیدتر پیش دخستنا کردستانه و ازمونه ببینن یا کو کردستان پیراو دکتن و هدی عراق چافلت کت لویره از دکیمترین آخفتنا کم زیدترین آخفتن بو میوانین منن هین همی بخیر هاتن سر چاوان و سر سران بو کردستانه سه میوان دیل کلا کامنن از ده درفت دموان جیکو او جی باغون هجای یاد امین رونشدوان نرویچه سروکی فدراسیونا لاون روندا کردستانی بخیر بی سر چاوا خاتینا روش سلیمان او جی دانشتوا هولندای بخیر بی سر چاوا هجای نیچیروان الاحمد او جی دانشتوی آلمانیا هیجی بخیر بی سر چاوا هجای یاد جتا دست پیب کم اف بیروکه جاره چاوا چه بو زیدتری 100 گنجن کرد جهر 4 پارچه این کردستانه بیگ و بین کردستانه سرتا زور خوشحالم که لکردستان 24 لبشویکی زیندو لگل ایوا یک دگرینەوە هەروەها زۆریش خۆشحاڵم کە میوانەکانمان یان گەنجە باشەکانمان لەم بەرنامە زیندووە بەشدارە بن. بیرۆکەی ئەم بەرنامەیە یاخود ئەم پرۆگرامە لەلایەن بەڕێز کاک شیفا بارزانیەوە گەڵاڵە کرا. پێکەوە توانیمان لەگەڵ فیدراسیۆنی لاوانە بخێنە بواری جێبەجێکردنەوە. بەڵام بەو ساناییە ناکە ئێستا ئەبینین 100 گەنج لێرن یا سەر و 100 گەنج. ماوەیەکی زۆری پێچووە تاوەکو بتوانین ئەو خەڵکانە بێنینەوە کە شایستن کە توانە قودرەتێکیان هەیە کە خوێندەوارن کە زیرەکیان تێدان هەیە یاخود بەهرەیەکیان تێدا هەیە کە بتوانن خزمەتی ئەم وڵاتی خۆمانکن و وابەستەی خۆیان بە شوناسی نیشتیمانی خۆیانەوە دیسانەوە گرێت. ئەم دەهێنە سەر دیتێڵێ نوێ یعنی کو ئێوە توانیتان ئەم هەموو گەنجانە کوکەنەوە لە هەر 4 پارچەی کوردستان بەڵام دواتر لەسەر ئەم پرسیارە ڕادەوەستین. خاتی ناڕۆژ تو بخێر هاتی دە کوردستان چاوە دیت یەکەم جارەت هەیە کوردستانێ تو چوویە کیڤە دەستپێکێ سپاس دکەم ji بۆ کاک ئیاد و کاک نێچیروان jî ku ev derfetdan hemû kesê li Kurd li Ewropa ê xwendekan ê bijîjek her kesek ku tiştekî dike ji bo Kurdistana xwe li wir û ji bo xwe jî ez spasî her kesî dikim li vê ku hatin. Bi rastî cara min neyekemin elvir û ez gelekî tiştê nû min dîtin. Ez niha dikarim herim Hollanda ez her kesî tiştê got min dîtî ez bêjim. Destpêkê em di roja çûn gundê Berzan em li wê de kampîng çêkir em çûne ser gora bavê mezin Berezanî em gelek tiştê xweş me li wir dîtin em çûn muzyem jî li wê de me dîroka wî jî dît me bêhtir nas kir me enfal dîtin bi rastî me gelek tiştê ser û dixwendin lê ne wek dîtinê ye bi rastî yanî gelek tiştê
نو مديتين چند کس انفال کرنا چند کس جمالا برزانی چونا چه شر کرنا يعني براستي يعني او هر دوروج قالك جبو من ومبهورج بو هوالي مرجي هاتي قالكي بوهايا بله باشه كاكني تشيرفان دچاوي كردكي كل دياسبورا دجيتن كردستان يا چاوابو پیشی تو بیا کردستانه دچاوی تدا آنجی د تخمینات تدا کردستان یا چاوابو تو هات تدید بچاوی خو چه فرقی هيا دەست پێکە دا سپاسیا زۆر بەڕێز سەرۆک مەسعود بەرزانی دکەم و زۆر بەڕێز سەرۆک وەزیران مەسرور بەرزانی و پرۆتۆکۆلا حکوومەت ئاقلیمی کوردستانê و دەستگای خوڕخوازیە بەرزانی هەروەها سەرۆکەی کۆنفدراسیۆنا دیاسپۆرا یا کوردستانی ساڵە 2013 دل کوردستانی بۆ من 2015 چوومە ئەوروپا کوردستان بە شێوەکی هێشتا ئەز هاتم vê carê ez vegeram Kurdistan pêşketiyeka gelekî mezin lê çêbû. Yani فرقiyat beyna 10-11 salan da li Kurdistanê te çi dît? Gelek pêşketin çêbû. Di aliyê avahiyê da, di aliyê pêşketinê da xelk yani ew jî kêf xweşin bi rastî. Temaşeken bînerêt hêja. Li ser vî stêcî di vî programê taybet da ev kesên bûmet axivin ne ji çi hizbane ne jî programkirîne ne kesê ji wan re gotiya wisa bax ve wisa xeber de. Çi îlaqa menîne? Zêdetirî sed gencayê heyb azadane dê wî behesken ew çavê xwe dîtî. Ev ne ji partiyeka siyasî ne ne jî Kurdên Başûrê Kurdistanê ne jî gava hindek bijin programkirîne û laen girin. Ev kesên henê herkes ji parçeka Kurdistanê ye yê li Ewropayê dijîn gencê serkeftîne xîndewarin yê hatî çi çavê xwe dîtî dibêjin. Evca cenabê hewa behsê wê pêşkeftinê kir eva ku di beyna 10-11 sala li Kurdistanê çêbûyî. Ew ferqiya te dîtî di beyna nûke û pêşî 11 sala çi bû? فرقیان دیت او دماز الفی دربون روشا اولهی نباش بو یعنی اینها روشا اولهی گلکی باشم داعش هبو دخت داعش تبو روشا ابوری نباش بو نها جی هر بو باشتر به یعنی جداهیت نبران ها و بری 10 ساله د گلکی مزنه باشه اگر هفکارین من هفکار بن بلا اس درفت بدما میوانین رینشتی مایکی بدانه از دست پیکش خانم دست پیکم لوی دستی خانم سیم سرنجام راکشا اگر باغ وی تچاوا کردستان دیت خانم هجا تشکی و هاتی کرم کب خیر هاتی نوفي من نوفينا از 20 سالينم از حقوق دخونم سالاسيا بله از د سیاست هولندی داد شغلم اندام مجلس بلدی دا و واجارا من لکی جان ولاتی اندام مجلس بلدیایی هولندا هیرو جارا من یکی کردستانه کردستان ولاتا که گلک شیرینه جبو من از سپاسیا سروک مسرور برزانی دکم جبرکو شانسا که گلک باش داوا گنجی بینی ما خاندکاری دیاسپورا که ام کردستان ببینن گلک ولاتا که خوشه بخوا حفت روبون بس پر کورت بو بس جبو من پر دمک دریج بو جبرکو از پر تشنا نی هوبم شخصياتنا ني شخصيات مهم مبين نزان بون از بروفيسور سربست نبي مبين نزان بو بخا هيرو ما اودي شخصيه كبره مهمه و از پر كيف خاشم و سر بلندم جوار ودشتي باشا خانم التنشتا تاج مايكي بدايش كرم اخو بله خانم هجاش كيف هاتن هوا چوا كردستان ديت من روزا دستی برابری فدراسیونی لوانی کردستان لهولند داوا هاتوین بله ام گنج خوش ویستانه من هنا تو کردستان آوادانه کردستان جی همو زمانی که همو کسی که خوشویسته هی هر شوار پارچه کردستان ام برزانی که هاتو نتوانه زور بیان خرکی روش آوان روش خلاتن هموشیان زور بیان بشی اکادیمی و مستوای برزیان هەیە بله بە پشتگیری کاک قارەمان و مەکتەبی کاک شیفا
بەڕێوبەری مەکتەبی کاکشیفا کاقارەمان کە پشتگیریەکی زۆری فیدراسیۆنی لاوان و کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانیە لە دەرەوەی وڵات ئێمە دەستخۆشیان لێەکەین بەڕاستی جێگە دەستیان دیارە کاگیات بەرپرسی فیدراسیۆنی لاوانی کوردستان بە هەمان شێوە. خاتون چەند ساڵ پێش ئێستا هاتیتە کوردستان دوای ئەو ساڵانە چه فەرقیەکی دبینی؟ من وەک خۆم ساڵی دوو جاری ئەمە کوردستان بەڕاستی هەر 6 مانگ جارێک کە ئەگەڕێمە و ئەشمە هۆڵمدا و ئەگەڕێمە کوردستان جیاوازێکی زۆر گەورە ئەبینم وەجێی خۆشحاڵیە بۆ ئەو گەنجانەی لە ئەوروپا لەدایک بوون. بەڕاستی کە ئەگەڕێنەوانێ کەم جاریانە کوردستان بە قسە بۆیان باز ئەەکەی ئەو شێوازەی نییە کە بەڕاستە و خۆی ئەیبینێت بەڕاستی کە ئەبینرێت ماشەڵڵا هەولێر پێشکەوتنێکی زۆر گەورەی بەخۆی و بینیوە چ لە ڕێگەی جادەوبان ڕووناکی بەکوی گشتی هەموو شێوازەکان لە چاو بڵم من وەکو پێم وتی بە جەنابەت 6 مانگ جارێک کە من ئەگەڕێم و ئەڕۆم شێوازێکی و پێشکەوتنێکی جوان بەخۆی ئەبینێ هەولێر بەڕاستی دەستەکانت خۆش دەرفەتی دەدەینە میێوانێ دژی هەلبەت لێ کاک دیار دیدار ببوورە کاکیات دیدارە هەوە دگەل جەنابێ سەرۆک مەسعود بارزانی چاوا بوو باوەرم کوردên هەر چوار پارچەیەت کوردستانی هەر کوردێکێ تەمەنات کەتن جارێکێ دژیانە خوددا جەنابێ سەرۆک مەسعود بارزانی ببینیت هەندێکی حساساس هەیە شعرێکی گۆران هەیە ئەڵێ هەرچەند ئەەکەم ئەو خەیاڵەی کە پێیمەستم ناخرێتە ناو چوارچێوەی مەبەستم بەڕاستی زۆرێک لەو گەنجانە ئەو شعور و هەستەیان هەبوو خەڵکی ئێمە زۆر دڵخۆشە بەوەی سیمبولێکی هەیە سیمبولێکی نەتەوەی نیشتیمانی جەنابی سەرۆک بارزانی بەبێ هیچ بیرکردنەوەیەکی حیزبی چونکە جەنابەت ئاماژەت پێدا ئەمە بەشێک نییە لە کار و چالاکیەکانی پارتی دیموکراتی کوردستان نەخێر پارتی دیموکراتی کوردستان خۆی حیزبێکی سربەخۆ و بەتوانایە و ژمارەیەکە لە عێراق و کوردستاندا ئەو چالاکی و کارەکانی جودایە بەڵام کاری ئێمە کاری کوردستان نییە یعنی ئەکرێ خەڵکێکی تریش نەتەوەی کورد نەبێ هەر لەگەڵ ئێمە کار بکات و پێکەوە هاوکار بێ لەگەڵمانە و بەشێک بێ لە کار و چالاکیەکانمان سەرداوی جەنابی سەرۆک بارزانی وەکو هەمومان ئەزانین جەنابیان سەرقاڵە کارێکی زۆری هەیە میوانی زۆر هەیە دەیان ینی گرفت و بابەت و کەیس هەیە کە ئەبێ قسەی لەسەرکا کۆبوونەوەی لەسەرکا کاتی کەمە بەڵام بە خۆشبەختانە و بە سوپاسێکی زۆرەوە کاتێکی زۆری بە ئێمە بەخشی سەرەتا بە پێشوازیەکی زۆر ئەوە نیە خانە خوێیی لەبەر دەرگای هۆڵەکەیدا جەنابیان تەشریفی هێنابوویە ئەوێ و بابێ مەزنە بەڕاستی تەشریفی هێنابووی ئەوە بە گەرمی تەوقەی لەگەڵ یەک بەیەکەمان کردووە ماوەیەکی دوور و درێژی لەگەڵدا بەسەر بردوین وێنەی لەگەڵا گرتوین هەندێک قسە و ئامۆژگاری زۆرترینیش ئامۆژگارەکانی جەنابیان ئەوە بووکە یاسا و ڕێساکانی ئەوروپا بپارێزرێت تێکەڵاوی کۆمەڵگەی ئەوێ بن خۆن نەشارنەوە لەوێ بەڕاستی خۆشاردنەوە کارێکەکە کە مرۆڤەکان نەتوانن شەوق و درەوشاوەییان هەبێ بۆیە ئامۆژگارەکانی جەنابیان بۆ ئەو گەنجان و بۆ هەمومان ئەوە بووکە بتوانین لە سیستم و یاسا و ڕێساکان و ئۆرگان و ئینستیتوشنەکانی ئەوروپادا جێگای خۆمان بکەینەوە بەو شێوەیە ئەتوانین کاریگەریمان هەبێ و هاوکار بین هەتاوەکو وڵاتی خۆشمان سوودمەند بێ لەو توانا و معریفەیە کە لەوێ وەرمان گرتووە یا لۆ خوێندانەی کە لەوێ هەمانە بەڵام من ئەرزی جەنابیشیانم کرد لە پەیوێکی بچووکدا کە زۆرێک لەو گەنجانە زۆر بە خەیاڵێکی خۆشەوە چاوەڕێی دیداری جەنابیان بوون بە خۆشحاڵیەوە زۆر لەوە زیاتر لوتفی نواند کە قەرار بوو هەبێ زۆر سوپاسی جەنابیانەکەین بۆ کاتگرتنەکەی هەڵبەتە ئەمە پرۆژەی جەنابی سەرۆک بارزانیە ئەم پرۆژەیەش ینی هەر ئاوا لە خۆوە نەبووە وەکو جەنابتان ئەزانن فیدراسیۆنەکان لەژێر چەتری کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانیدان بە سەرپەرشتی کاکشیفا بارزانی و بەرپرسی مەکتەبەکەشی سەربازی ون کاک قارەمان ئەویش زۆر هاوکار بوو لەم ڕێخستنەدا بەڵام
ئەو پرۆژەیە کە جەنابی سەرۆک بارزانی بە ئێمەوێت ئێوە کوردستانی و کوردستانیانە بیرکەنەوە حتمما ئێمە هەروامان کرد و بەرهەمەکەشیەوە تا دەبینن خەڵکیە چاپەن لە ئەماژە بە شتێکی تریشکەم ئەو کەسانە بە تەنیا خەڵکی کوردستان پارچەکانی کوردستانین ڕێژەیەکی باشیش خەڵکی ئەوروپیمان لەگەڵە خەڵکی ئەڵمانیا و هۆڵندا کە ئەوانش زۆر خۆشحاڵ بن لەم سەفەرێ. باشە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی ji hewa daxwaz kir ku hîn yasa û rêsayên Ewropa bin pê nekin, pabend bin, heta rûyekê ciwanê diaspora Kurdî li Ewropa nîşa bidin. Duem jî daxwaz ji hewa kiriye ku hîn parêzvaniyê ji welatê xwe bikin, lûbiyê bikin bi Kurdistanê. Aya hîn vê peyamê çawa dêgihîn ne bi sed hezaran gencên diyên Kurd yên li diasporayê dijîn. هەر مەرامی ئەم بەرنامەیە هەر ئەوە نەبووە بین بە تەنێ کوردستان ببینین تۆزێ ژینگەیەکی جیاواز ببینین و گۆڕانکاریەکی کەم بێت و بگەڕێنەوە نا ئێمە دوو جۆر ئامانجمان هەیە با بڵین ئامانجی دوورمان هەیە لەگەڵ ئامانجی نزیک ئامانجی نزیکەکانمان ئەوەیە کە شوناسی نیشتیمانی خۆمان ون نەکەین ڕێفرەشی بکەینەوە نوێی بکەینەوە بەم سەردانانە ئەم گەنجانە بچن سەردانی شوێنە دیرۆکیەکان بکەن سەردانی ئەو شوێنانە بکەن کە بەشێکە لە کولتور و ژیانی ئەوان و کەسوکاری ئەوان هەروەها بینینی ڕۆحیەتی پێکەوە ژیان لە وڵاتەدا کە نمونەیەکی زۆر جوانی ئەم هەرێمەی ئێمەیە لە لایەکی تریشەوە ئەوە بە کورتی بڵێم ئامانجە نزیکەکانمان ئامانجی دوورەکانمان بەهێزکردنی پردی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و گەنجانی دیاسپۆرا یاخود فیدراسیۆنی لاوانی ڕەوەندی کوردستانی گەنجەکانمان PhDمان هەیە با بڵێن دکتۆرامان هەیە ماستەرمان هەیە باچلەرمان هەیە ئەوانەی کە با بڵێن دەستیان کردووە بە خوێندن لە بەکالۆریۆس ئەوانەشمان هەیە ئەمانە دەکرێت بتوانن لە چەندین بواردا خزمەت بکەن لەگەڵ ئەوەشدا کاندیدی بەهێزی پەرلەمانمان هەیە کاندیدی بەتوانامان هەیە لە شارەوانیەکانی کۆڵن خانمێکی ڕۆژهەڵاتیمان لەگەڵە خانمێکی ڕۆژئاوامان لەگەڵە لە با بڵێن شارەوانیەکانی هۆڵندا و هەندێکی دیکەش کە خۆیان دۆزیوەتەوە لە وڵاتی دەرەوەدا لە وڵاتانی دەرەوەدا ئەمانە ئەتوانن لۆبیەکی بەهێز بن لۆبی لە بواری چیدا ئەگەر بە کورتی بڵێم ئێمە لۆبی ئەتوانین بکەین بە چوار بەشەوە بە تێگەیشتنی ئێمە یەکیان لۆبی لە بواری دیبلۆماسیدا لۆبی لە بواری سیاسیدا لۆبی لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری ئەکۆنۆمیدا و لەوانەیە پێنجیش لە بواری خوێندندا ئەمانە جومگەیەکی بەهێز ئەبن بۆ داهاتوو ئەگەر بڕۆنەوە بە وڵاتی خۆیان حتمما تەجروبەیەکی باشیان لەگەڵ خۆیان لێرە وەرگرتووە لێرە کوردستانیان بینیوە ئەزانن لە وڵاتێکدا کە کوردستان ئەگەر بگەڕێنەوە بۆ 5 ساڵ 6 ساڵ لەمەوە پێش دراوسەی ئێمە داعش بوو بەڕاستی جەنابی سەرۆک بارزانی لە بیرمە وتی شەوێک خەوتین و بەیانی هەستین 1100 کیلۆمەتر سنوورمان لەگەڵ خەتەرترین ڕێکخراوی تیرۆریستیدا هەبوو ئەی باشە پاراستنی ئاسایشی ئەم هەرێمە چۆن ئەبێ سەر و ماڵی ژیانی خەڵکی چۆن ئەپارێزرێ چۆن بتوانین داهاتووی ئەم وڵاتە نەدەینە دەست قەدەرێکی خەتەر و بیرێکی ڕەش کە کوردستان وێران بکە بینیمە لەو قۆناغە سەخت و ناڕەحەتەشدا بەڕاستی ئەبێ بڵێم سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەستە زیندووە ئەەکەین کە توانی ئەم وڵاتە بپارێزێ لە دەستی دڕندەیی داش ڕاستە هەندێک زەرەرمان کردووە هەندێکی زۆر شەهیدی جوامێرمان لە دەستچوون بەڕاستی بەڵام دوجار ئەم وڵاتە پارێزراوە خۆ ئەگە بگەڕێنەوە بۆ دیرۆکی هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە ئێمە هەر شەهیدماندا و هەر شەهیدیش ئەدەین و هەندێک جاریش دەوترێت کە تەنیا چیاکان دۆستی ئێمە ڕاستە دەستێت تا خۆش بن خانما ڕۆژ کاک نێچیروان ئەس حەست کەم di çavê heweda dîdara Cenabê Serokweziran Mesrûr Barzanî û seredana hewe bû Perlemanê Kurdistanê ku mezintirîn dezgahê şerعiyê welata yê yasadananê ye dam û dezgehên fermiyên hikûmeta Herêma Kurdistanê hewe çawa dît destpêkê ez dixwazim ser dîtina Cenabê Serok Mesûd Barzanî jî bikim bi rastî dîtina Serok Mesûd Barzanî û Serok Mesrûr jî dîtinek dîrokiyê 20 saliya me de
دماكو ما سروك مسعود برزاني ديت ام دقل رونشتن ما قوت يدا ام إيروج هرچار بارچه كردستاني هاتنا ام الأوروبا ديجين أو قلق كيف خوش بو براستي جبو ديت ناما وقوت ما جيكون پشمرگه الأوروبانا كردواريا خو الور بپاريزن كاري خو كردواري الور بكن دالية سياستا كردي خو پیش بخن وقلق هيفيج مكرن ام تخوازن بكن دا ام هيفي بجه بكن وام كردستان خوش آوا بكن و او ناكي يعني قالك تشتي خوش دي تبون إيصال شي بون وك نوروزا كلني مجر قوت از يك جوا كسي كوم ديلان كرسر ستيجي قالك كيفاي هات وبراسي بشتي ويرا ام چون قال جناب سروك مسرور برزاني ويجي قالك هي فيش مكرن كود آلية آوا كرنا كردستاني ده ام ورن الفر كار بكن ام ورن الفر بخوين نجي در فدان ما وهر قالك تشتي خوش ناشي مكرن وك كسيكو بكار درابن ام چون دقال وانا كيرونشتنجي ومبوار بآخوين و دسته خوش بن كاك نيتشيروان تتشاوا نريناتا ديتناتا لسر دامو دزگهن فرمين حكومت هريما كردستاني امج برلمان كردستاني دست بكين چاوابو تتش تبيني هبو ديتناتا نريناتا دست پێ دا ڕۆژا گۆم چوونە پەرلەمان ڕۆژێک گەلێکی خۆش بوو هەستێکی گەلێکی خۆش دامە ڕۆژا گۆمە ئەوڕۆکا کوردیمە هەندروێ بەرلەمان دەمەدیت ئەم هەموو گەلێکی هەستیار بوون لێ دەرێ و لەسەر ینی بەرلەمانی کوردستانە نوێسەوە بەمە هەموو هەستێکی گەلێکی خۆش بوو دووردەژی ینی سەرۆکا یەکەم سەرۆکا پەرلەمان تیاژن ئەو ژمەرە سەر بەرلەمانی کوردستانی ئاخوی يعني أو جمرة بحث كرن ما برلمان كردستان چند كسابيت چند كوميتي هناك هنا بحثات اشتاكر كيف ما قال لك هات ولاتي أوروبي هاتنا ولاتي ديمقراطية ده برلمان أوروبي أم هاتن ما أوجي الفيشوي ملفيدر جديد باشا زور باشا از ده تملاي ميوان دي بله دزانن جناب سروک مسعود بارزانی گوتیه هوا هین پیشمرگنه لأوروبا هین پیشمرگت کردن لأوروبا گاوا جناب سروک مسعود بارزانی وی ناوه پیروس وی ناوه بشرف تجی قربانی دان و سربلندی دته هوا اجی نچارم همان ناوی بیجمه هوا پیشمرگت کردستانه هندی سا گلک بخیر هاتون هر هبن از هست کم هین بحث پیشکفتنا هریما کردستان بکن دچاو گنجن کردن لأوروپا جین کردستان چند پیشکفتیه چه سرنجا هوا کشه و چه عجباند و چه حس کر یز دخوازم وی گنج جمدانیاوی صور کرم که روز باش نویم پروارا دست پێکی از سپاسیا هەمی هەواڵاتکەم ئێسەروی کارێ پیرۆز ڕابوو کاکیات کاک نیچروان کاک قەهرەمان ئۆفیسی جەنابی شیفا بەرزانی ڕاستی ئەو پێشکەتنا کوردستانی دەبێ پێشکەتنەکە ئەس دەبینم دچاوێ مدە جیهانێ ساغ بووی کاری نارابێ بە وەختێکی خورد و گەلکی کن ئەم دەبینن لە ئەوڕۆپا گەر مەسەلەن شارعکین و ئاواکن بە ساڵات بەردەوام دەکێت لە کوردستانی بوەختێکی گەلکی کن و خورتشی ئەو کار تێپێک ئانین ینی پێشکەتنا کوردستانی چێت ئەس بخۆ 2015 کوردستانی بوو دەماگو ئەس هاتم و ئەو ئاوایی و ئەو پێشکەتنا کوردستانی دیت بەڕاستی ئەس گەلێکی سەربلند بووم و گەلێکی هەستێکی خۆش بوو ئیرۆ ئەس بینم پێشکەتنا هەری مەزن لای بخوندنی و به پێشکەتنا کوردی ما کەملەت وەختی پێشمەرگاتی نەبەست بسیلاح و بچەکە ئەو زەمان چوو ئێنها پێشمەرگاتی بووە بخوندنی یان گەرەکە خۆرتێمە جوانێمە هەر کەسی بخوندنا خۆ بە پێشکەتنا خۆ پێشمەرگایەتیە بکەیت گەلێک سپاس ئەو خانم مەلکێلە کاتە پۆرزەرێ کەرەمکە بزانن دلێتەدا نێریناتەدا کوردستان چاوا بوو ناوی مهیلینە ئەس ژە ئەڵمانیا تێم ئەڤژی جارام یەکەیە ئەز لەبەر ڕاستی زن کارم گەلێکی بەحسا پێشکەتنا کوردستانی بکەم جارا یەکەیە ئەز لەبەر بەس ئەدبینم یعنی وڵاتێکی گەلێکی خۆشە وڵاتێکی گەلێکی
دچعبي من دا بشكتيا وفيد اشتغل كسر بلندن بله خانم زیاداویش کرم آخو تا چاوا کردستان دید دەست پێکرد ئەو جارامیا یەکەمین ئەستێم کوردستانێ و ئەس ڕۆژاوای کوردستانی مەزموە و چێ بوومە و پشتی شەر دەست پێک کرد ئەز ماڵبات دەخوام چین ئەوروپا و مشبینینەوە بەگەران وڵات و ئەز نەهاتم کوردستانێکی بەرینها ji ber welê malbatan rengekî mezin kiriye ez gelekî çanda xwe ve girêdayî me bi kultura xwe ve ji ber welê herdem min pirtûk dixwendin helbest dixwendin ser Kurdistanê wek xewnekî ve zorim Kurdistanê li bajarê bigerim û dema min hat vegeriyan hewa ku derê dît em çûn gundê Barzan em çûn Soran em çûn Duhokê em çûn Zaxo em çûn em li Hewlêrê ne paytexta Kurdistanê نزانم چاوا بدم زمان و دم از هاتم نکاری بس باور بکم گهان و هر کس خلق همی کردید آخوون جلو برگه کردید خود کن گلکی خوشه نکارم بدم زمان هنگی خوشه باشه بدو خانم لپشت خوش کرم آخو دیتنا و درست کرنا و جرخانه یا گشتیاری الکردستانه هین لگلک جهن گشتیاری گریان نمونه سوران لهوليرا پایتخت هینچونه حتی زاخو هوا کرنیش دیتی دچاوه هوا دا چاوا بو هوا چاوا اف آودانی اف پیش کفت ندید بله او خانم مال پشت تام جلوه رصاصیه کرم که بله یک جوه اشکرم آخو بله یک بلا کرک باغ بیتن اگر بله در کردستان چاوا دید جهن گشتیاری چاوا بون روش باش ایوار باش از دلومه شباجاری عمودی از لألمانیا رودنیم بله 2014 و 15 لکردستانی بوم اول از گیام عرض کردستانی وی چاقی چاوی من وبون و نما هاتن گرتن جوانبونا وی ولاتی بله جارت دوا وی جاری از هاتم دیتنا ملور دیت اف تغييرك شيء بوي دفي دما كرد يعني 10 سال قلك تشكي از بيعجب ماي مام شو صار انجا تراكشات تجي تحسكر تشعجبانت ما دو مثلا امل زاخو يبون وفيديو كبيش ما كرن فرق دورتاز زاخو بري صالكي ودي صالا وانها أفايا تشكي قلكي عجيبو أفايا يعني أم جيش زانين حتى ألمانيا جي نكارو لوبكي أفده سالي ألمانيا نكارو لوبكي بله زور باشه لفيلاي كراكية لسر سوشيال ميديا قالك اكتيفا تيشيرت زاخوي البر تمام یک جواز باورم اكتيفا لسر سوشيال ميديا كي جه هواياز نزانم تجمهوري زاخوي بله كيفهم قال كي جوارتي از لعبه فوتبول ومبري ف چرنگه گو تیم برنگ کردی به او کیفا مجهر کسی رتی راستی تو بخو خلکی کو داری از خلکی روجاوامه شقام شلو باشه تو چوی زاخو تا چاوا دیت راستی زاخو گلا کردستانه تشتي خوش تدرد كذا يعني هر تشتي ده خوشه كردستان جمره بوبوك خونكي گونو كردستان ما چبه راستی ام هاتن ویدی ام تخوازن چکسی گل اروپا بیجی هر کس ببینه وری ولاتی خو ولاتی محمکایا راستی یعنی دست تا خوش بن یکم لکلا کاتا یدن اشکار ما خود تجید دکاری باغوی بله تا کردستان چاوادیت گاوات تو وگریای توی جگنجن کردن لاوروپا دجین چه بیجی دبیجن دبی پیش کتی از بینیم کردستان بهتر پیش کتیه اف دبی دوه سردان هوا چاوابو و حسکر جه قالك يا دفع حفت رجاده ام هوالي من الفرن دبيجي حفت رجاده الدنيا اللي خص اما في 16 سنه من الكردستان ما وقت نديت واو امچونه بارزان امچونه سوران امچونه زاخو يعني هر در پیشکتیه و هر در شویی که خوش هاتیه چکرن همه کردستان ناوی تنه خوش الکی لک خوش کرم خو تو یل سر کردستان چه بیجی گاوات و گریای ایوار باش ناوی من جودی خالج خلق قامش لوما
الألمانيا ديجيمو كاردكم بزيشك مجاري دوسلدورف بريا 12 ساله لازم الباتام دركتن چون ألمانيا وجاري كمين استيمت قرم ولات بريهم كردستان ديتبو قالك تشتنا هو سر كردستاني بيجي جرخي ديمقراطيته یکمین پارلمان د شرق الاوسط دا د رشالات ناوین دا گو سرگاینا که پیرکه افتشانه که المانیا حتی بیشتر المانیا یعنی ولایت اروپی گو بناوی دموکراتی گله که خو مزند کن تشتیلو جمعنا که کیمن راسته هر 10 ساله 20 ساله قده حتی جاره که پیرکه که بسروکا پارلمان بده که پارلمان کردستان دا پیرکه سرگاینا که یا بجرخي كديمقراطية وكجنو مير وناك بخن وكا هفدو قدر هردو كوكا هفدو به شادي جرخي امنو امان وناك بسيط امانا قوم الفيديك مديتي تشكي قال لك باشا مو از زانم گوز کسی حوالی خویی المان وارد بحثی بگم شخص مال ویدیک بکی زحمت جوار باور بکن گفت چاقی خو نبینن بر همه چیز مگه که باور ندکر وقتی بیشتر فازارا حولید منی وکری عالم دچن بهن بدانه کدکن چنین میشه کدکن چکی ولو زحمتم هو باور بگم هو نبینه لی ویدیک خروجی بده جارا شد بی دستی تخوش بنا و خالك جالك جرينج بو كاكيات مثلا امنيت زور جرينجا يعني بو هر گشتيارك تيك پارید همو دنیای هبیتن که سفر دکی بو ولاتک یکم شد کده پرسی امان و امنیته دزانی لحولیر لدهوک او شوینایی که بتایبت باسی بازار کان دکین خلق ده چیتا ماله درکای دکانی خوی نگره اونده ماشاءالله امنیت زوره ایوه امنیتی کردستان تان کودیت والله امنیت دیسان اویش وصف ناکره سیرکه ام ولاتا آلنگاری زوری تدا هبوا بله باری آبوری نامه بشینه زور سیاسه لوانه دوروبار بودجه خراپی معامله کردنی دشمن کارانه هندکی ایرو اوی دوروبر و هر شتێک بێت بەرحاڵ بەڵام دوجار لە بواری ئەمنیەتەوە من نمونەم پێشتر بۆ هێنایەتەوە داعش کە ڕێکخراوێکی زۆر ترسناکی تیرۆریستی بوو لەوانەیە لە تاریخی 100 ساڵەدا شتێکی لەو بابەتە کەم وێنە بوو بێت 1100 کیلۆمەتر لەگەڵ ئێمە سنووری هەبوو هێشتا پشتێنەی ئەمنی ئێمەی نەشکاو بەڕاستی لە ئەوروپا شتێکی وا هەیە کە بازار دوکان کراوە بێ و خاوەنەکەی لەوێ نەبیت نەخێر وەکو هەولێر نەخێر وەکو دهۆک نا ئەوانە مۆدێلێکی ترن ژیانێکی ترە جۆرێکی ترە بەڵام هەولێر خۆی لە خۆیدا با بڵین بە کوردستان بەگشتی لە هەموو شوێنەکانی کوردستان خۆشبەختانە ئەمنیەتێکی زۆر باش هەیە ئێمەش بە تایبەتی لەوانەیە خەڵکی کورد هەندێک جار بیرکردنەوەی کوردستانیانەی هەبێت و وابەستەبوونی بە وڵاتەوە وای لێ بکا کە هەرچەندە ئەگەری خەتەر هەبێ هەر بێتەوە بۆ لای کەسوکار و دیتنی هەندێک خاترات و یادگاریەکانی خۆی وێلێ هەندێک خەڵکمان لەگەڵە کە ئەوروپین بەڕەگەز ئەوروپین ئەوانە ئەگەر دڵنیایی تەواویان نەبوایە سێرچیان نەکردایە پێشوەقت نەیانزانیە ئەم هەرێمەی ئێمە چەند قودرەت و چەند هێزێکی تێدا هەیە چەند ئەمنیەتێکی باش ئەپارێزێ حتمەن پێنگاوی ئەویان نەداویشت بەڵام ئێوە کو باسی ئەم نقطە زۆر زۆر مهمە دەکەن کە ئەمنیەت سەروی هەموو شتێکە بڕبڕە و لووتکێ هەموو بابەتێکە بەڕاستی بە تایبەت لە بوو گەشتیارەکان فرقی بینی کوردستان و عێراق زۆر زۆرە عەرد و عەسمانە لە ڕووی ئەمنیەتەوە پێشکەوتنەوە ئاوەدانیە بە چاوی خۆتان بینیە من باس ناکەم ئێوە بڵێن فەرقیەکە چییە مەسەلەن ئێوە نەچوونە عێراق بەڵام ئێوە ئەو هەموو گەنجانە کوردستانیان دیت ئایا بەڕاستیژی ئەو وێنە جوانەی ئەو ڕاستیەی لە کوردستان هەیە لەسەر میدیا پیشاندراوە وڵای شتێکت پێ بڵێم ئەمەیان هیچ مبالغە نییە جاگە برادەرەکانم بیانزانایە ئۆتۆمبیلم لەبەر ئوتێل دانابوو بەڵام لە شوێنێکی گشتی دەرگاکەم دانەخست بوو کۆمپیوتەری تێدا بوو هەموو شتێکی تێدا بوو هاتمەوە هیچ ئایبی نەبوو لەکوێ لە هەولێر ئەمە ئەگە برادەرەکانم لەوانەیە بیانزانێ حەزیانە کرد بشن ناو سیارەکە بزانن چی تێدایە چی تێدا نیە بەڵام هیچ کەس دەستکاری نەکردووە ئەمنیەتی ئێرە خۆشبەختانە زۆر جێی ئەوەیە دڵی مرۆڤ با بڵێن ئیتمئینانی پێ بدات هەناسەیەکی ئارامت پێ بدات لەوانەیە بۆ من
زۆر زەحمەت نەبێ باسی ئەمنیەت کەم بەڵام بۆ خانمێک لەوانەیە زۆر گرنگ بێ کاتێ بچێت بە شەقامێکدا و هەست بە دڵنیایی بکا و خەمێکی نەبێ لە هیچ بارەیەکەوە یاخود بۆ کەسێک کە سیاسی بێت و نەوێرێت لە شوێنەکانی دیکەی عێراقدا هەوای باڵی خۆی بدا بەڵام لە هەولێر و لە کوردستانی ئێمەدا بەگشتی ئەتوانێت بە ئارامی بژی ئەوانە هەمووی ئەو دەستکەوتانن کە بەڕاستی خەڵکی ئێمە بە هەموو ئاڵنگاری و خەم و ناڕەحەتی و گرفتەکان کە هەمانە ئەبێ لە تای تەرازوویەکدا بندێ و هەستی پێ بکرێ نەبەتەنیە باسی شتە نەگەتیفەکان بکرێت بەڕاستی ئەمنیەت مەسەلەن کاری دیبلۆماسی کاری پرۆتۆکۆل بووناڵی پرۆتۆکۆل یەکێکە لە هەرە دەستگا فەرمی و جوانە پرۆفیشناڵەکان کە ئەتوانین بڵێن زۆر لە ئاستێکی باڵادا لە هاوشانی ئەو وڵاتە پێشکەوتوانەدا ئەبین دێت کە هەیە لە ڕووی تەنزیمەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئامادەبوونەوە لە ڕووی هەڵمەت و قودرەت و توانایەنەوە بەڕاستی کارێکی زۆر جوان ئەبینی ئەمانە هەمووی دەستکەوتن جێی شانازین بەڕاستی خەڵکە بێ ئەم گەنجانەش بینیویانە و منیش بینی ومە بەڵام زۆرتر یەکێکی وەکو مەسەلەن ببورە نمونە ڕۆژ یەکەم جاریەتی یەکێکی وەکو یاسمین کە قسەمان کرد یەکەم جاریەتی بێتەوە ئەم وڵاتە ئەو شتانە زۆر نوێ بەلەوەی پرسیاری خاتینێ ڕۆژ بکەین ڕۆژخان بەتایبەتی بوو کچان بوو خانمان هەلبژارتنە وڵاتێکی بوو گەشتێ ئەگەر ئەمنیەت تێدا نەبیت زۆر ئەستەمە نەممکنە کچێت تەمەنێتە خانمێت ئەوروپی کوردن لە دیاسپۆرایە ممکنە حتا حدەکی وێ فەرقیە لە بینە ئەمنیەتە عێراق و هەرێما کوردستانی نازانن ڕۆژ بچیتەوە دێچەوە بەحسە ئەمنیەتە کوردستانێکت بەتایبەتی بوو کچ و ژنان هاکێ ئەوروپا کەچ سەرڤرازن ئەم کار دکن لوەر ئەم دچن هەر دەری ئەم نابێژن چژمە وەرێ ئەم سەرخۆ ناترسن ئەوروپا دەما کۆم هاتن vêdekê li Hewlêr li Zaxo li Dihok me heman tiş dît yani dîsa em tenaxwe em dimeşîn kesek ji me tiştek nedgot قدرê jin li vir jî çêbûye li Kurdistan min Iraq ticar nedîtiye û ez tiştekî zêde ser nizanim jî lê ew jî cana ser social medya em dibînin berînha kiçek li wir hatibû kuştin ew yek sehafî ser wê diaxivî gotin ew nema karê li Iraq berdewam kê karê xwe tiştek wilo jêr çêbû ez vê tiştî dît ser social medyayê dûre hat Kurdistanê wê gelek serfirazî behsa keçê Kurdistanî kir got ew herdem serfirazin û xta dibêjin jin jiyan azadî ji ber ku ew birastî azad serfiraziye dît tu vegeriyayî yekê Alman ji te bipirse Holandî ji te bipirse tu serfirazî bi ezmûna Kurdistanê bi emniyetê tu yê çi bêjî ez ê vî tiştî bêjim ez ê bêjim çawa em hakê di emn û amanê de ne li Ewropa li Kurdistanê heman tişte براستی ev tişt ku em li Ewropa çi bikin em karin îro li vir jî bikin em dibînin yanî bûye Ewropa Kurdistana me destê te xweş be kak nêçîrvan nêrîna te çi ye وڵاتێکی گۆ سەرۆکاتی خۆ بەرپرس ببینێ و ئەرکێ خۆ بجهبێنێ و هەمان دەمێدا مڵەتژی خۆولە ببینێ ئەو مەڵات ڕەوشاوێ ئەولەهی گەلێکی پێش دچێ واتش بڕاستی مل کوردستانی دیت ئەس دوێنم خەلک یعنی دەترسن سەر ئەولەهیاوێ دەرێت خوازن هەموو بەرپرس بن هەروها سەرۆکاتیژی گۆ ئەزوەکی وڵاتی ئەوروپی ئەز لێمەزێن وڵاتن ئەوروپیژی هەفتانە یان ڕۆژانە کەسن هەنە تووشی تێرۆریستات بن تێشی کوشنێت بن ینی لێ دەرێ ڕەوشە ئەولەهی باشترە هیچ ڕەوشاوێ دەرێ بۆ من زۆر باشە te cudahiya mêvan dostiye li Kurdistanê ew cihêt tu çûyê çawa dît کوردستان هەموو مەهڤان پەروەرن یەکەم تشتامکردنە کوردستانێدا هاتنە پێشیامە پێشوازیامە کردن جەنابێ سەرۆک gelek گەرمی پێشوازیامە کرد ئەم چوونە زاخۆ ئەم لێ دەرەجی دیتن ینی کەس هەموو پێکەنین ئەم پێشوازیت کردن کوردستان هەموو ینی وڵات مەڤان پەروەر بەێ دەستێ تا خۆش بن هەمان پرسیاری ئەس دێ ji mêvanê dijîke pêşmergê Kurdistanê li diasporayê mêvandostiya li Kurdistanê bu Kurdên her çar parçeyên Kurdistanê li Ewropayê dijîn hewa çawa dît bu nimûne ez dixwazim ji te dest pê bikim
تا میوان دوستیال کردستان چلو دیت ها کردی روجاوا دبیجن چلو تا چلو دیت ایوار باش بریگشی ناوی مجوانه اج باجار دربیسی مجروجاوا الالمانيا دمينم أشوم قال لك ولاتا من قال لك ولات ديتن لجارايا كمين از ولاتا كي برنجي دايك تبينم يعني شعورك يدنا جيانك دنا من ولات برنجك يدن ديت براستي بالا مناك فش آوايتشي بويه يانش عربهن يانش استني بدلي خل ولات دنرم تبقوا ساعتان خوش كسي بروتوكول كسي سيرفيكاري رابوي جو ام قال لك جيت قرن وام برنجك قال لك زو درنوتين براستي تفولوجي از بدلي خو دقهم ولا دقهم باجار يعني دقهم افجيجو ام دريني از خوازم سر زاخو بيجم دو ازو اي والد بيفين جناب والي مجرجو زاخو هجاي قمرو بخاص لي بمشي افتش تشتكي قال لك مهم يعني تقماري العردين ابي ولاتك ينها باقجه 3 سال تاني بري 3 سال وانا قال لك فرقك مزن هي سريم روج بر بلند كيف خوش دبم جولاتك مرو ولو هي مرو كارسري خو بيبلنكه لجم غربي لجم كسيجو اوجي خدي ولاتن نافي داي كامجي كردستان اللي مخابن اسد وبعث نهشتن جو نافي كردستان داي ننسر هويه نافك يدن دانين لي مهردگو ديامن كردستان دام ود ما كردستان وكردستان جي ما كردستان وهروي كردستان دياتا هرهبه سپاس قضيت مني ودريشكه ناوي دياتا كردستان اجي كردستان حرمت جبو دياتا هندك ميوان بياني هنا لپاشيه از دخوازم مایکی بدای آوان اگر جکرم آخو او جیبا آخوون بله میوانین بیانین او جی دگل میوانین دین کردن کجا هر 4 پارچه این کردستان هاتین او جی میوانین اجنبینه مایکی بدنه بله ام ده باشه excuse me, welcome to Kurdistan. How was your trip to Kurdistan? How did you see Kurdistan? Denk naheten. We had like very full and big schedule for those 8 days. We saw a lot of things, different places, Kurdish culture. Yeah, it was like sometimes a bit uncoordinated, but we had a lot of fun, and yeah. It's your first time to visit Kurdistan, yeah? No, it's my 3rd time. How did you see? What? Before I was part of an excursion to last year in March, privately organized. And last year in summer, I was doing a 6 weeks internship with Barzani Charity Foundation. What did you like about Kurdish people, Kurdistan? Can you please tell me? Well, Kurdish people are very welcoming, very like open and friendly, like helping us with everything. We as foreigners, like they see us on the streets, they say maybe some words in German, ich liebe dich, or something like that. Yeah. Sometimes they're also a bit late. I was waiting when we went for the bus. We always left like half an hour later than scheduled. Thank you very much. You're welcome. Yeah. Thank you very much. بكرتي دخازم أخفتنا ويترجمة كم دبيجيت من جلك كردستاني حاسكر جلك جوانا كرد ملتك جلك ميوان دوستن جلك ميوان پرورن جهوالتيه جتكليه جلك حسدكن از كيف خوشم يعني دمج يويدا تشتكي دي هابو او هاد بتشافي خودي كردستان تمام تشتكي ديا وقالك كيف خوشة الكردستاني اوجي بكرتي من اخفتنا ويترجمه كر باشا از حسكم لسر خارنت كردستاني باغفم هلبت مطبخ كردستاني لهر 4 پارچه كردستاني جیاوازه هین وکی کردن 4 پارچه كردستاني هوا مطبخ كردستاني چوادید بلا خانمک باغویتن جاره خانم شارازاترن لسر خارنه تاما خارنت باشوره کردستان چوابو هوا 8 چکر بله خانم تیشرت سور تا خارنا کردستان چوادید دنک بله شخوارنا کردی خوشتر نینه راستی تا چه حس کر شکا بابا
کبابی کباب بله تمیوان دوستی چاوادیت پیشوازی راستی پر خوش بو یعنی خلکی کردستان گلکی میوان دوست بله خالك هيا قالك جارة كردن لدياسبوراي كم بكردي داخن لما شاء الله هوا دبينم هين همو كردية كقالك باشو خوش خبر ددن آيا كهن فقريان بطيبتي اوين نفشي تازال لدياسبوراي لأوروبا جدايك دبن هوني چاوا وين رين ماي بكن هوني چاوا دايكو بابن وانا هام بدن كو بزاروك يخورا المالي بكردي خبر دن یک جهوال سروی مجارد خوازم باغ ویتن که چند گرنگه که کرد چند خو کلتور خو زمان خو وندانه کن و براستی هین نمونه که باشن هوا حتی ها زمان خو پاراستیه دستی و خوش بن بله دست پیک گلک سپاس بو کانال کردستان 24 گلک سپاس بو دست که خیر خوازی برزانی کو اف در فدانه ما کو ام ورن سردان کردستان بکن و فدراسیون جوان دیاسپورای کرد از ناویک اندامانا بیجم ترسم ناو ناجبیر بکم سپاس شوا تفارا خورتو کچه گوب مرجی سپاسیا واتکم براستی بو زمان کردی جبلکو از اف دمك باشا از كرسي زماني كردي تشيتكم خفيري زماني كردي دكم لور لولات براستي تلكو دري خفيري زماني كردي تكيلا دريا اونلاين را كرسي كردي اونلاين تشيبونا دريا قلق ما مستي كرد هنا خورت و جوان کرد و زاروک کردال ور فێری زمانی کوردی دکن لێ مخابن دێ و باوێ کوردا بەلکی بڤاتشتا هین گەلێکی نەبیستنە ئەو جێ ئەرکەل سەرمەک و ئەم ڤاتشتا بەلاو بکن دناف خۆدا چل سەر سوشل میدیا هەواڵێ مەی سوشل میدیا جی چالاکژمە بهتر هەنا ئەم دکارن ڤاتشتا بەلاو بکن دناف وارە براستی تشتکی گەلێکی بالکێش من دیت لڤێر ام دچونه کودری مناقشه کردستان مازن دید مناقشه کردستان باشور تنی من تجاری ندید لبرلمان کردستان ما سروک و ریبرین کرداج هر چهار پارچه کردستان دیتن یکیتیه که گله کی مازن مدجاوی بریز سروک برزانی مسعود برزانی دید افتشت کی گله کی بالکیشه گرک ام ویتشتی الورجی به پاریزن زاروک کردا نها هن به هن فێری زمانی کوردی دەبن خوێندن و نویساندنا کوردی بهتر بەلا دەبێ لێ گەرەک ئەم سەروی تشتی بهتر کار بکەن لە دیاسپۆرایê gelek spas şwere. Bale, maşallah Kurdiyata jî gelek xweş e, Kurdiyata Kurdiya mamostayekê tu dikarî kursa jî bidî zarokên Kurda li wê derê. Xanimek li pêşiya te heye, porzere dixwazim bide wê jî. Te çawa Kurdistan dît? Ez şêrîn, ez Rojavayê Kurdistanê ji Amûdê me. Belê. Rastî gelkî xweş e. Çi gelkî xweş bû? Xwarina wê. Nanê wê, her tiştê xweş e. Bihna wê, her tişt yani ez karim lo bêjim cinnetul ser erdê ye. Cinnet saade. Ku dera wê zêdetir? Her der. Ku tu vegeriya tu yê ji hevalên xwe Alman ra ji Kurdên din ra çi bêjî? Ez ê ji war bêjim çiqa xweş bû, çiqa xwarinayê xweş bû, her derê xweş bû û ez difikirim jî piştî ez herim ez grûbekê bi hevalê xwe çekim em dîş xwe werin li vê de bigerin. Eva nû bû. Yani hûn ji bilî wê yekê ku hûn ê ev jêrxana hewedîtî, ev avedanî û ezmûna ciwan hewedîtî hûn ê qal bikin ji heval û dûstê xwe ra, çi Kurd çi xeyrî Kurd, belkî hûn deriyekê jî vekin ji bo hatina geştiyarên biyanî بۆ کوردستانê bila ew jî vê avedanî, emniyetê, vê jêrxanê, vê ciwaniyê bibînin. Ji ber ku bi rastî Kurdistan welatekê genc e, li Ewropayê zêde haya xelkî jê tune ku bi taybetî cudahiya li beyna Kurdistanê û Iraqê çend zûr e ji hemû rûyekî ve ewca giring e hûnên genç vê rastiyê jî bigehînin. Yani di çavê hewa da li gorî ezmûna hewa ew jî vê rastiyê bibînin. Ev xalekî giring bû bi rastî xanima hêja te amaje kir destê te xweş bin. Li pêşiya te gencek heye bi cilê Kurdî dixwazim ew jî xeber de. Tu li Ewropayê jî cilê Kurdî li xwe dikey? بله حتی دعوت که بت امی جلگی کردی خوابتن طبعا ام کردن ام هر دویت شانی خلقی هر دولتی بکن ام شکرتین ام کردن ویجا بله ام تخوابکن چند گرنگ کرد li دیاسپورایê keltura xwe, çanda xwe, zimanê xwe, cilê xwe bipارێzin.
عفو مشتفهم نكرد دبجم تقا گرنگا کورد لأوروپا جلی خو بپارێزن کلتور خو بپارێزن کورداتیا خو بپارێزن هایاوی جمنینه بله قالك مهمة چنگو ما بس كولتور خو هيا ما تشتكي دينينا شاوا كردستان هيا آلا هيا حكومة هيا أو جي كولتور هيا كردستان دستور عراقي دا فدرالا يعني ام هريمه كفدرالا كردستان هلبد مالا هر كردكيا نمونجي هونن كو هر كردكي لهر جهه كي في دنيا بيتن كردستان مالاويه بجداهي دريه كردستان يجبو هر كسي فكريه بتايبتي از دبينم دوان سالن دو ماهيه دا كرد هلبد پشتی او نخوشی لسوریای چبون کو کردستان بواره و حواندنا به میلیونان کردین روجاوای کردستانه کردین باکور کردستانه روش حالات کردستانه حتی لهر در جهان کرد دهنا باشور کردستانه دو بیشن اوه داره مالا میا مازنه بله مالا هوایا مازنه و هر گاوو هر دمه سرچاوا اسپاسیا هوات کم براستی گوتنین وان گنجام بالکش بون يعني هندك نفريد قال هوادا هندك كسد قال هوادا يعني د سياسات جدا كارت كانت شاردارينا كانديدن يعني مجي الكردستاني هالبجارتن البيشيامه برأياتا جانت شاوا دشين تأثير لسرايا قشتي دروست بكان شاوا دشين شاوا ريفا كان باش داريد حكمرانية داب كان جبو دارية تازة لبيشيا جان جدي وكان باسی ئێرە ئەکەیان لەوێ مەبەستم لە کوردستانێ یعنی وەکی ئەزموو ناوێرێ بوو مەبێژی لە کوردستانێ بوو گەنجێت کوردستانێ لە کوردستان گەنجەکانمان هەندێک جار ئەبیسی گلەییان هەیە گازەندەیان هەیە لەو بەباشی تێگەین لەوانەیە هەم باوکو دایکەکانیش تێبگەن هەمیش حکوومەتی هەرێمی کوردستانیش لەوە تێبگا بەڵام لە هەموو حاڵتێکدا هەموو گەنجێک زەحمەت ئەبێ تەنیا چاوەڕێ بکە دەوڵات یا هەر ئۆرگانێکی ترکارێکی بۆ بکە زۆرێک لە تەلەڤیزیۆنەکان ئەبینم کە هەندێک گەنج چاوپێکوتنیان لەگەڵە کرێ خوێندەوارن زیرەکن بەتوانان بەڵام لەبەرەوەی کاریان نەدۆزیوەتەوە خۆیان هەوڵیان داوە کارێک یاخود گەشە بدەن بە بوارێک کە توانە و قودرەتی خۆیانی تێدا ببینەوە یان شتێکی نوێ فێر ببن گەنج دەگوترێ کە شۆڕش بە گەنجە کرێ هێز و بزە لە لای گەنجە لە ڕێگەی گەنجەکانەوە هەمومان ئەتوانین داهاتوویەک بنیاد بنین بەڵام ئەو گەنجانە پێویستە کە جوڵەی زیاتریان هەبێ مەبەستم خوانە خواسە ئەوە نییە ناجوڵێن یاخود کار ناکەن حتمما هەندێک هەوڵەیەن بەڵام خۆدۆزینەوە تیۆریەکی سایکۆلۆژی هەیە ئەڵێ هیچ شتێک هێندەی ئەوە گرنگ نییە مرۆڤەکان خودی خۆیان بناسن و خۆیان بدۆزنەوە وەختێک گەنج توانی خۆی بدۆزێتەوە ئەزانێ پێنگاوەکانی بەرەو کوێ ئەڕوە بۆ یەک گرنگە بیر لەوە بکەنەوە جارێ ویست و ئارزوی ئەوان چییە داهاتوی ئەوان بەرەو کوێ ئەڕوا لە چ شتێکدا ئەنەرژی و قودرەت و توانای خۆیان سەرە ئەوجا زۆربەیە وان گەنجێن کورد لە ئەوروپایە لە دیاسپۆرایە دچنە ناو سیاسەتێ دچنە پەرلەمانی حتا چەندێک گرنگە ئەف گەنجێن کوردێن لە هەر چوار پارچەین کوردستانێ لوبیەکە باش بۆ خزمەتکردن و پاڵپشتیان زێدەتر بۆ کوردستانی وەربگرن ئایا ئەف هەماهەنگیە هەیە زۆر گرنگە لە دەستپێکدا ئاماژەمان بۆ کرد کە جەنابی سەرۆک بارزانی ئامۆژگاریەوەی کردین کە گەنجەکانمان خۆ نەشارنەوە مەبەستی لە دەرەوە بوو زۆرێک خەڵک هەیە تووشی ونبوونە بێ لە دەرەوە زۆرێک خەڵک هەیە نامۆ دەبێ بە نیشتیمانی خۆی بە کولتوری خۆی بە زمانی خۆی بە دەوروبەری خۆی هەندێک جار بە خێزانیش مانای ئەوە نییە کە باسی شتی نەگەتیفی زۆر ئەوروپا بین باسی گۆڕینی شوناسێک ئەکەین کە لە شوێنێکدا لە دایک بوو دوجار لە شوێنێکی تر خۆی دەبینێتەوە ئەلەو کاتەدا گرنگە کە گەنج توانە قودرەتەکانی خۆی لەو شوێنەدا ببینێتەوە کە حەزی هەیە خەڵکمان هەیە سیاسیە خەڵکمان هەیە کارگەڕیە خەڵکمان هەیە لە پەرلەمان و شارەوانیەکانە خۆیان دۆزیوەتەوە کار دەکەن یاخود کاندیدن بۆ ئەوە ئەوانە دەکرێت ببنە لۆبیەکی بەهێز بۆ ئەوەی بتوانن کوردستانی ئێمە
سوودمەندکەن لەو معریفەیە کە لەوێ فێری بوون لەو تێڕوانینانەی کە فێری بوون ئەگە بگەڕێنەوە بۆ 20 ساڵ لەمە پێش کوردستانم پێشکەوتنەی بەخۆیەوە نەبینی بوو بەڵام ئێستا کوردستانی دەرگایەکی واڵای هەیە بەڕووی وڵاتانی ڕۆژئاوا و دەرەوەدا زۆرێک لەو کۆرس و وەرکشۆپ و کار و پیشانە هاتوونەتە کوردستان بەڵام هێشتا بە بڕوای ئێمە پێویستە کە گەنجانی ئێمەوانی کە جەنابتایەن کە جەنابتان ئەیبینن بتوانن لۆبیەکی بەهێز بن بۆ داهاتووی هەرێمی کوردستان. کاکیات جەنابێ هەوە زۆر بە تامەزرووی با سێوێ پاڵپشتیە و یەکگرتنە کورداتکەی لە دیاسپۆرایە ئایا بەڕاستیژی لە ئەوروپا ئەو یەکگرتنە کوردن هەر چارپارچەین کوردستانی هەیە بۆ خزمەت و پاڵپشتیە کوردستانی بهێتە وەرگرتن ژدام و دەستگە و دەسەڵاتێن وان وڵاتە؟ بەلا هەموو شتی ئاماژە ینی وەڵامی پرسیارەکەت بەم شێوەیە بەمەوە کاتێک چووینە لای جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی ئەو حتمەن کاندیدی ژمارە یەکی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرۆکی حکوومەت بەڵام لە ئاستێکی زۆر باڵادا پێیوتین کە خەڵک لێرە ئەکری ئایدۆلۆژی هەبێت بەڵام کە لە دەرەوە بوو ئایدۆلۆژی نامێ ئەبێتە کوردستانی بۆیە ئەم کوردستانی بوونە بەلای ئێمە گرۆ هەر لەسەر ئەو بنەمایش ئەم گەنجانە هاتوونەتەوە دەکرێ بڵین ینی هەوڵێکی زۆر دراوە کە خەڵکی ئێمە بە کوردی و کوردستانی بیرکاتەوە ئێمە خۆمان لە ژیانی پراکتیکی خۆماندا ئەومان کردووە ئەوەش ئەکەین و بەردەوامیش ئەبین چونکە بڕوای ئێمە وایە لە دەرەوە خەڵکی کورد پێکەوە جوانترن پێکەوە گرێدراوترن پێکەوە سنگ و بەهایان هەیە پێکەوە قودرەتیان هەیە پێکەوە توانایان هەیە پێکەوە دەتوانن بنیاد بنێن کاریگەریان لە ئەوروپا کەس لێتان دەپرسێ ئەتو خەڵکی چ گوندێکی یانیش لە چه پارچەیەکی کوردستانەوە هاتووی بە کەمی ئەو پرسیارانە ئەکرێ دوجار کە پرسیارت لێ ئەکرێت تۆکییت یان شوناسی تۆ چییە دەڵی من کوردم یان کوردستانیم لەوە زیاتر ینی هیچ گۆڕانکاریکی ئەو تۆ نابێ ئەگەر بڵی سەر بە فلان ئایدۆلۆژیان هەڵگیری فلانە بیر و باوەڕی دوجار تۆ لەژێر چەتر و بەیداخی کوردستان هەژمارێک بۆیە بەلای ئێمەوە گرنگە کە ئەو کەسانەی وابەستەن بە ئێمەوە سەپۆرتی ئێمە ئەکەن ئەبنە ئەندامی ئێمە دۆستی ئێمن ئەوانەشی کە لە دەرەوەی بازنەی فیدراسیۆنی و ڕەوەندی کوردستانیشن بە کوردستانی بیرکەنەوە باشە ڕۆژ گاوات تو لە ئەوروپایە هۆڵندیەک ژتە دپرسە تو کی تو چه دەبێژی؟ من ئەس هەردەم دەبێژم ئەش کوردستانێمە لێ gelek جواناکی کوردستانی یان ناس nakin yan yejmir bêjin te xelkê kîşa parçê Kurdistanê ez bêjim ez West Kurdistan ez bêjim Rojavayê Kurdistanê dibêjim min Sûriye ez bêjim na nexêr ne Sûriye ew Rojavayê Kurdistan e berîn hajî min got û herdem xta dibêjim min gelek jwanakî bêhtir başûr nas dikin bi rastî dibêjin başûr ev tişt lê heye hingî min digo erê rast e lê min nizanî min nedîtibû îro min dît û ez karim herim ji war bêjim bi rastî başûr gelekî xweş ew tiştê got gotin bi rastî lê hene û em bihêvîne rojekê li Rojava jî û her çar parçê Kurdistanê heman tişt çê bibe û yani enzanim Kurdistaneke serfiraz çêbê Kurdistaneke azad çêbê bêjmere belê destê te xweş bin yekgirtina Kurdên li diasporayê Kurdên her çar parçeyên Kurdistanê çi qas giring e aya tu wê yekgirtinê dibînî kak nêçîr gelekî muhîm e li Ewropa 5 milyon Kurd dijîn li Almanya tenê 2 milyon Kurd dijîn eger destê hevdû bigirin dibine hêzeke zor li wê derê her li warê siyasî bê warê aborî bê ev nakê gelekî muhîm e ji ber ev parçebûna got vê neheqiya 100 sala li me hate kirin em ketine welatê cuda de Iraq û Sûriye ew nakê li wê derê ew parçebûn nîne li wê derê em her Kurd û Kurdistanî ne ev yekbûna henekî gelekî muhîm e bo dengê me yek bê bo xizmeta Kurd û Kurdistanê her başûr bê Rojava bê Bakur bê yan Rojhilat bê ئەجیندا کاکیا te gotî Cenabê Serokweziran jî gote ecînda gava Kurd diçine Ewropayê dikevelayekî tenê Kurd û Kurdistanî giring e ew ca li ser wî esasê Kurd û Kurdistanî bile ez biçime layê mêvanên xwe hîn li Ewropayê ne Kurdên Bakur Başûr Rojhilat yan jî Rojavayê Kurdistanê ne hîn Kurdin hîn Kurdistanî ne li ser esasê hîn Kurdin
هین کوردستانینە هین چاواتشێن خزمەت و پاڵپشتیە ji bo Kurdistanê li wan welatê hûn têda dijîn werbigrin. Dengê gencan bi hêz e. Hêza gencan zor e. Çi hêzek nikare xwe li pêşiya gencan bigire. Aya bi rastî ev çi qas giring e em ê vegerin li ser vê pirsê ez dixwazim nerîne hewa werbigirim. Lê nûke li ser şaşeya Kurdistan 24 hîn dîmenên şarên cudayên Kurdistanê bi zêndî dibînin. Dihok, Silêmanî, Zaxo. Bi awayekî rastewxû bi şêweyekî zêndî hîn dibînin ku ev Dihok, Zaxo, Silêmanî zêndî têne ser şaşeyê hîn dibînin wê avedaniya li van her sê cihan çêbûy ji drûstkirina jêrxaneyê ye, rêwpiran in. Mesela Karabağ 24 demjimêrî li Kurdistanê mumkine gelek ji hewa hay jê nebît. Mesela çawaniya parastina jîngehê ye ku karîgeriyeke zor hebûye. Karabağ 24 demjimêrî li ser jîngehê. Lê ez hez dikim li ser jîngeha Kurdistanê pêşî wê pirsyara berî wê hûn bersivan bidin. Hewa jîngeha Kurdistanê çawa dît? Bi taybetî li Barzan hîn bînin paskîvî azadane li ser cadeyê di nav malan da tênû çin. Jîngeha Kurdistanê bi taybetî li wê navçeyê bi dereceyekî ya parastiye, mafê heywanan giyaneweran yê parastiye. Ew kabirayê qatê wî Zeytînî te jîngeha Barzan çawa dît? Te jîngeha Kurdistanê bi giştî çawa dît? Belê. دەم باش ئێوار باش ناوێ مەلەند خەلەفش باژارê Hesekê Rojavayê Kurdistanê براسî jîngeh Kurdistanê gelekî xweş e ji xwe Kurdistan bûyî tiştî jî navûdengê li seranserê ciyanê yanî pirtûkê Almanî hene goberî 100 salî pirtûkekeyê dibe geştek nav Kurdistanê de ew qala jîngeh û çiyayê Kurdistanê dike û çawa tê derbas bûye lê ya jê girîngtir dibînin ku hikûmeta Herêma Kurdistanê gelekî jîngehê miqateyî û şînkayê jî miqateyî Herêma Barzan me ev tiştît dervî şaran vê tiştî her derê dibînin û zikê şarê Kurdistanê jem vî tiştî dibînin yanî li Parka Samê Ebdirrehman parkek gelekî xweş e û wekî din jî nava Şarad wek bi nava Şixama de her cê dar hene keskayî heye û paqijî çawa dît? Paqijî jî gelekî baş e cîna karim ero çêtir jî bike lê gelekî baş e birasî ez her sal têm Kurdistanê par jî wek vê demê zil Kurdistanê bûm û ez bînim ku pêşkeftinek gelekî baş heye gelekî dirêyek durist û rast çê we gava din cenabê we jî anî ziman meselaka herebê parçaxê zatin vê derê molîde hebûn îsal proyekta ronahî gerebel seranserê hewlêrê 24 saeta heye ez par vê demê deyên vê heftê de Zaxo bûm heta par Zaxo giş avayî lê hebû ne wek vê asta got me do dîtî em ber vêyekê gelekî serbilindin û gelekî kêfxweş in. Yek li piştê şewqeyekî reş li serê ye ez dixwazim ji wî jî bipirsim. Hîn li Ewropayê parê kaş hewa nîne. Wek kartê hey, vîza kartê hey, kredîtê hey hûn kirîna xwe her tiştê dixwazin karta xwe tînin derê tiştê ku dixwazin li markêta pê dikirin. Yekem car li Kurdistanê hejmarî min hate drûst kirin. Yani my account hejmarî min dengê min tê my account hejmarî min li Kurdistanê yekem car hate drûst kirin xîlalî van 3-4 sala. Her kes her fermanberek karmendekê muwazifînekê hikûmetê dibîte xudanê karta xwe ya bankê û xelkê dîş. Baş e? Anku my account. Bu accountê bu vîza kartê tişêt kirînê biket biçîta marketê her tiştekî ihtiyaca wî parê kaş namînît wekî Ewropayê. Te ev çawa dît Kurdistanê ku Kurdistan jî ketiye ser nexşeyê bankên dijîtaliyên cîhanê. Bu te çawa bû? Êva baş. Navê min Şivan ji Rojavayê Kurdistanê me ji bajarê Hesekê. Ev tişt li Ewropa heye jiyana me gelkî basan dike yanî perê kaş ji ber navê. Man ne lazım mesela gem tişkî bikirin her marketekê tiştekî bikirin ev tişt ber ne giring e. Belê. Tiştekî lo bêguman gelkî baş û jiyanê li me ro asan dike. Belê. Belê.
باشه لپیشیاتا جی گنجکی دخوازم لسر همان پرسه برسف بده که چقاس گرنگه که کردستان جی یکم جار کتیه سر نقشه بانک جیهانی هدی موظفین هرمان کردستان بریکا کارت ویزا کارت لمارکت ال هر جه بخوازن تشتید کرن جبر که هوا ازمونا های الویره سلاف ناویم جوان از باجار قام شلومه از زنگان دسلوفیت خوینم در منسازی بله وقتاش تعرف بايابم فيدريم ساعات تقريبا دو ايفاري يعني وس بايابم دركتم جرفز قلقي برشيو از شو مطعمي بهرا من هي خلاص نكرم هي نكرو دينار عراقي از برسكر كات كام كرتي بدم قوة از قلي كيف خوش بوم ما فورا ما تاخذ اوردر كر بشتي ما دام كرتا خليدا قال لك بحساني بزحمه كايو قلتي هات كرن وقال لي كيف خوش بوم شو ما رأيت افتشتي كو تشيبول كردستان دكاريتن جيانا خلكي آسان تر بكاتن قال لك يعني نهاية دي بيب تليفوني بس دستخوال لي بدي جرا وكان زاكي بيروج جود جو اي باي او تشكيولي دستخوال دي باورن بريخو دي بما تجبري كخد رخي انشتهن ضابي مثلا هناك شتبدزن اني جي مثلا انها الفيدري ما الفيدري بريمتين سر حسابي من او سر اكونتي من اتكلم هدري جهاني بريخو بيبدم افتشتك قال لك سر انسانه سفكريا وقال لك باشا هكا الفيديو بردوام بي قال لك باش بي يكي الباشتا قملك قميص ويسبيا دخوازم اوجي خبر بده كرم اخو مثلا كهربا 24 دمجمري بروجي روناكي كردستان بر بكهربا 24 ساعتي تشيتن مولده نامينن لسانترين شاران دست بكريا حتى دماهيا سال 2026 همي كردستان يك مولده جي تدا نامينيتن تو في چاواد بيني برأياتا لسر كهربا 24 دمجمري الكردستان چيا؟ بله ایوار باش زانای ناویم ج باجار عمودی من براسی افتشت گلکی گرنگش بر 10,014 حتى 10,015 ام لاربيريا دجين و او وقتها هاني او دما هاني قال لك مشكله هبون يعني لمجال مولديه وكهرباء يعني قدبون جارنا دهاتن فبراسي تشكي قلكي باش اف بيشكتنا هاني شيبو يعني دواري كهرباء دبو 24 ساعات يعني مرود كاربيجي انه كردستان تام دبي يعني حردم يعني مرو كاربيجي دما كيد مريبيجي كردستان تمام بيرفكت بويا يعني قلكي مثالي بويا باشا صورتي كامل اگه جاركي يكي اشترى قوتبا لكردستان كهرباء 24 دمجمري تي باور كربا اري بس من بس كربا چون چاوا وكنجي وچما من بيستي يعني انها تديت لسانترين شاران بويا وحتى داوية 2026 همي كردستان باستثناء دبيتا خدانه كهرباء 24 دمجمري کاریگریان و مثلا مولده نامینن بوجینگه باشه خلقنا مجبوره پاره بدات دو کاربان دو جوره کاربان یک عام یک مولده و براحتی ببرین بيغومان يعني سهل آسان تربويا بشوازة كي جلكي جرينج بله باشه خانمك لكيلكاتيا اگر جتا بپرسم تجيانا كتو جنين لكردستان چاوادي توی چه بشی؟ سلاف ناویم ویان خلیلم از آلمانیا دایک بومم و مکردستان ویدر بجارای کمین دیدیم و از کارم بیشم از کلکی کیف خوش بوم و پیرک کرد کچکی کرد لکولانا دیتن حیات خود دعیشین و کچکی اروپا چند و کلتورا ماجی ویچتی پاراستیم بری 100 سالی جی پیرک جنه ماجی چون شرجی تکرن و نفس وقتی گوونجی تکرن یعنی هر وها رجولاتنا نابینده هر تم ام پیشکتی بون و از افتش خیلی اروپی جی بدون پیشکش کردن. لکیلکات خانم کدی هیا جتا همان پرسید کم تاکید و جنه لکردستان چلو دیتن جیان آوان چاوابو شاف باش هرکس سیبرم شكوباني ما هولندا هاتما والله فجارة ياكي استم كردستاني اسبر كيف خاشم وهر كسي سباس كم فرصة دانا ما والله مجيانا براك الفيدر كم يعني مبر وان رنادا ونستند بس هوالي خارة بس امبيجن ان جنرال بشكل عام
جدار و دا گمری ببینه پر خوشه پر حتی یعنی مری سر خواب بلند کبان چطور امانت هیا چطور اونا یعنی کانن جنبن و ام بیجن دولت خراکن یعنی کردستان خراکن واتشتا پر سر مرا بلند کن. بله. خانم لوی علی جهانه دخوازم وانجی را خبر دم آیا جن کچین لکردستانه دکارن چه بکن جبو آواکرنا زیدترا کردستانه هوا رولا کچ و جنین کردستانه هونچونه پارلمان هوا کچ دیتن پارلمانترن یکم سروکا پارلمان هوا دیت یعنی جن بو آیا رولا جنان دامو دزگهن فرمین حکومت دا چاوا بو چلو بو افروله بجنان بکچان هات یدان لکردستانه بخینن خو پیش دا بخن خو آواکن مل بمل برای خو د پیش کفتنا کردستانه دا رول بگیرن و ویا چاوا دید گلو؟ دروشلاتا ناوین دا ام گل کرد ام ناسینک و ام جگلن دی جن جمع گل کی قدره هیا جبر ولی وکهویا جن ومیر جمن رج گل کی گرینگاج مالبات امر گرینگاج هر کس دورام ر گرینگاج حواله مرجی جبر ولی دما ام چون روجا پارلمانه ما سروکا ما عندما كبرلمان ديت عندما هري يكمين يا جن وقالك كيف ما هات من سورات بيرجت منا بيرجت جبركو افتشتكا ديروكيا تشتكا نويا وأز بيسر بلندم جبر ولا من بلا أفكر مش هوالن خورة كرف بيشكشة قالك جرينجا جمرة أفوك هفيل أوروبا هيا أفزودة وأفجي جمرة كولات قالك جرينجاك وأم بولات نديرة ببينن ولاتني مصدر بله جبر ولا أز قالك كيف خشم وأز هيفيتكم كو هي بهتر جنجي دلني ولا كردستان تشوا دكارن زيادتر لجوري بيش كفتنين جيهاني خو بيش دابخان برأياتا جركة تشبكن خندن يا هري جرينجا تقاست بخوينة تقاست أرمانج أنت بهتر هبن تقاست بخوازت بهتر بكي وتشالكيان بكي تبكي هدرنا ديجي وهنجي وكهفيجي بهتر تشد به جبركو تكاري سر ماسانا رونه بهتر ميل سر رونن جبر ولا هيفيا مش حمو جنن كردرش خورتن كردرشي هلبت بس جنن كردر تايبت كو هردم خوند ناخوا بگریدایبن بله و یا دسته خوش بن باشه از حس کم بزنم لکردستان گاواهین و گریان هونه جهوال خارق قالا چه تشتکی بکن که هری زیده هوا عجباند سرنجا هوا راکیشه یک جو خورتان جوی عالی بلا کرم که تشتكو هري زيدا هوا عجبان تشتكو هري زيدا هوا حسكر لكردستان هنا قال بكن چيا قالوا نافي من نجدفانا بله از ألمانيا تجيم از جوار بيجم بدلا ونهر ولاتي خلكي سياحة بكن كردستان باشتر ولاتي تهر آخا خبينا حمو أهليتنا تنا غريبي يعني من شخصيا اشتريسات 10 سالا من ضحفت رجعت من فالاكر از مرتاح بو قابت فقريات ويا قالات شبكي لكردستاني از قالات شيء يبكم قالا زماني كردي بكم قالا كلاني خوش بكم بشكتني هرتشت يعني خوش يعني بله باشا لبشتاجي جنجاكي هيا تيشيرت سبيا همان برزبوتا تا كردستان چلو ديت تو قالات شبكي قابا فقريا براستي استخوازم دسبيك سباسيا هر كسي بكم جو درفدان ما امورن كردستاني سباسيا سروك مسعود برزاني تكم ريبري ما سباسيا سروك مسرور برزاني تكم جو افدر فدان ما اموا ببينن وك خونكي بوجمره از يقين تكم وك خونكي حمو جوانن كرد الفر بو چاوم كردستان ديت براستي قالك هفالان بحثا افابو نكر استخوازم بحثا دزشتا بكم بله ايه بيشي اخوا سروك مسعود برزاني ريبري ما جو متيرا خو شركر ايرو بو دورا اشتيه الله ويجي كي وك جوانن كرد الاوروبا ونقارن برنجكي اشتي ون كردستان خو ازاد بكن اف تشتي هري جرنج وزب خرب اوروبا ويسر بشغلهم ان شاء الله وان شاء الله مبقرن
تشتكي مستر برنجكي خوشتر ام كردستان خو آبا بكن ويا تو فقري تيجبو كردستان تشبكي از براستي كاري سوشيال وركتكم از قال كنت كام ببلديار هيا از قال كنت كام بهولنديار هيا باشا از هوقاس بحثا خلكي الكردستانيتكم كسين جواري كاريا متكرن ايه وفد از قال لك كسنا باشن كسنا بالفرهن كسنا بالخوشن بله ازي جوار بحثا خلكي كردستان بكم تشاوا دليوا فرهبو المطعمابا الهوتيلابا الزاننقابا الدبستانابا تشاوا استقبالا متكرن وقت جواني كرد تشاوا احتراما مدقرزن قالك تشتنا از بحث بكم از حتى صبي بيجم خلاصناكم براسي دا جاراي كمين سنه كردستاني مبرين حسكريها وقاس خوشا بس ديتنو قوتنا بي وكاف بله تشتي هاري زيدك وكردن جبارچين دين كردستان قاوت هنا كردستان قالد كان دیتنا پشمرگیانه به جلو برگین کردی و آلای پیروز کردستان لسر سنگوان و ویا چلو دیت براستی تشتکی اوک خونه کی بوجمرن ببینن خلق پشمرگی می کردستانی وقتی اونجی زانن 2000 بهتری 2000 کس پشم از روجاوا روجاوای کردستان ما پشمرگی می روجاوا جیر ورهنا ام بهوین روش کی روجاوا گرن ولاتی خو و لورجی که کاری کی خوش بکن اوجی که خونه کجمره گروش کی روجاوای کردستان جی آزاد بده و یاد کمین جی که از گل کی کیف خوشم گم اعلی کردستان الهر در یدیت الازمان کردستان تشتكي قالك اري راسته قالك خوشه یک قطرش هي لوي درج كرم اخو كرم كماي كي بدوي تا كردستان چلو دي تشد بيجي جنجن كردن لدياسبوراي بله دسپک نام مروانج باجار قامشتوج روجاوای کردستانی بخاد براستي متشتكي دتشتي بالكش ديت الباشور كردستاني ام چون دما ام چون موسيقيانا الاجتماعية مالا مصطفى نمر من الويدكي من آلايا كردستاني ديت يعني قال لك بتشوجك بو شازده تيريجي ويها بون مبرسي مكو افشما افعال ويدكي جمرا غوتن جو افعال دماغو قاضي محمد دا مالا مصطفى نمر وك امانه دايدا دايدا جو بردوام با د ازاديه كردستاني ده بله وتشتكي تيجي بالكيش مديت لسر سيطرين بيشمرقة من وينين سروك مسعود برزاني مديت دستي قولو هلدايا ويناكي كنترول تكن بله ابتي واتيا جو ملت اللي فيدك وك هفية بله نا بربرسو وملت وك هفية نوك الدروجلات نافيندا الدولات الدروجلات نافيندا تموتم دستهلات دولتنا بخود بينه جملت بهتر مصدر بله الفيدا كي تشتكي بيروزي ديت واسال يعني تأوك هابي ديت لكردستان مديت قال لك كي سرفرازيه جو اسبابين دولات كردستان ده تشتكي ولو شيء دبي براسي باشا بياما تجبو جنجن كردن لدياسبورا چيا او انها تنفر براستي اتخوازم بيجم جوارا ورنا فيدكي جبونا ون ديروكا خو ناس بكن چاندو هنري ناس بكن ون ولاتي خو برنكي شعبي خو ببينن تشتكي قال لك بيروزا غاباغو ام مديت الفيدكي والفيدكي ما بيشمرقا ديتن وتشتكي دي بيجم جي بله دروجلات نافيندا سازين هر سازين دولتها هنا من دروجلات نافيندا الباشور كردستاني تاني عليا كردستاني الباشور كردستاني دا هاتيا جوري بله اتخوازم فيتشتي بيجم يعني براسي بله سباس باشا خانما هجا دخازم وی وک هفیا کو وی هجای جه بحث کرد چاوه هوادا بزانم تا وک هفی دیت تا امنیت دیت جبو هر کسی جبر کو گلک جاران الولاتین دن ام دبینن عنصریت هیا حتی راده کی لیلوی داره هر کس با آزادانه پراکتیزه حزو آرزوین خو پراکتیزه آین خو دکتن تفیا بچاوه خودیت؟ اره مدیت تشكي قلكي خوش راستي يعني نوك ولاتي دنينه بله
او وەک هەڤیاتە دیتە لە کو دەرێ دیتە چ دیت توێ پێسەر بلندی وەکە کەچێکی کورت لە ئەوروپایە وەک وەختام دەردەکەتن ئەم بشەف ئەم هەواڵێ خۆم دەرکەتن شخۆر سووکێ ینی بێت ترس بێچیک ئەم دمەشیان دەرەنگ ئەم ڤەگەریان ئۆتێلێژی کەس نە ئیشێ خۆشمەتانی نەتشتێک حتا هەنێک پێشامەد مەشیان ئالیمەتکردن مەسەلا ولۆ چێ بوو بەێ دەسویا خۆش بن باشە گەلێک سپاس بەێ لێرە یعنی دوسێ خاڵ هەنە بۆ هەر کەسێکی گرنگن کورد بیت غەیری کورد بیتن لە هەر جهەیەکی vê دنیایە بیتن مەسەلا وەک هەڤیە ئەمنیەتە پێدانا دەرفەتایە ئایا پێدانا دەرفەتێن یەکسان بۆ ژن و mêران لە کوردستانی و دناف هەمی جمکەیان دەست هەڵاتێدا بن و ببنە خوددان بڕیار جانابێ هەوە چاوا دیت وڵا یەکێکە لە دیاردە هەرە جوانەکان کە هەر کۆمەڵگەیەک بابەتێکی لەو شێوەیە هەبێ حتممە نەبێ شانازی پێوە بکە بگەڕێنەوە بۆ کوردستان بە کراوەیی بڵین ماوەیەکی زۆر گرفتی کۆمەڵایەتی زۆر بوو خانمان وەکو پێویست وجودیان نەبوو ئەسن هەند بە کەمی خانم هەبوون کە بتوانن تڕمبێل لێ بخڕن یان جۆرە جۆرەکان عیبەیەک بوو جاران هەبوو بەڵام ئێستا لە دوای ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە کوردستان ڕووداوە خەڵک مێشکی زیاتر کراوەتەوە تێگەشتنی زیاتر هەبووە لەبەرەوە دەتوانێت بە ئاسانی ئەو شتە هەزم کا کە خانمانیش پێگەیەکی بەهێزیان هەیە کە خانمانیش توانیان هەیە کە خانمانیش قودرەتیان هەیە ئێمە ئەو شاکارە جوانانەمان لێرە بینیوە ئەچینە ئۆرگانەکان بنمونە سوپاسێکی زۆری دەستگای خێرخوازی بارزانی کە زۆر هاوکار بوون لە ینی ماندوو نەناسانە زۆرێک لەو خانمانەشان بەشانی پیاوەکان کاریانەکرد ئەمانە نمونی جوان و زیندون کە هەر هەمومان حەقە شانازی پێوە بکەین چونکە ئەگەر خوشکی ئێمە بێ و دایکی ئێمە بێ و کەسوکاری ئێمە بێ و دراوسێ ئێمە بۆ هەر کەسێک بێت وا پێویست ئەکا و دروسترە و تەندروسترە کە خێزانەکانی ئێمە کۆمەڵگەی ئێمە تاچی ئێمە لەسەر ئەوە پەروەردە بکرێت ئێستا ئەو پێنگاوە بە باشی لە کوردستاندا بەڕێوە دەچێت جاران بۆ شێوەیە نەبوو ئێستا تێگەیشتن ڕایەتە ئەف گوهارتنێت چێبووی مەسەلەی گرێدانا سەردەمینە یان یاسانە ئایا فکرە خەڵکی هاتیە گوهارتن سەبەبێن وێ گوهارتنە جەنابێ هەوەل کوردستانێ دیتن بۆ پێدانا دەرفەتێن زیاتر بە ژنان چنە ئەگەرەکان چین پرسیاری ئەخیر تێنەگەیشتم ینی چی وای کردووە کە دەرفەتێکی زیاتر لە کوردستان بە ژنەکان بدرێ بەڕای تو چی وای کردووە تێگەیشتنی باشتر هزری کراوە کاریگەری تاکەکان ناو کۆمەلگە و دیسانەوە لە کۆمەلگەەوە بۆ تاکەکان هەوڵدان بۆ ئەوەی کە دوانەکەوی لەو کاروانەی کە گەلانی دیکە لەگەڵماندا ڕێدەکەن ئێمە ئەگەر بەراوردی کوردستان بکەین لەگەڵ دەوروبەرەکەماندا بە احتیرامێکی زۆرەوە بە ڕێزێکی زۆرەوە بۆ دەوڵەتان و گەلانی دەوروبەرە ئێمە زۆر بە خێراتر و باشتر پێشکەوتوین لە بواری کرانەوەدا جا کرانەوە مەبەسم ئەوە نییە ینی با بڵێن شرۆڤەیەکی هەڵی بۆ بکرێ کرانەوە حتمما کولتوری ئێمە هەندێک یاسا و ڕێسای هەیە هەندێک سنووری هەیە بەڵام لە لایەکی تریشەوە ئەوە سنوور بەزاندن نیە گە خانمەکانشان بەشانی پیاو کار بکەن خانمەکانشان بەشانی پیاو لە دەستگا فەرمیەکانە لە کاروباری سیاسیدا لە قەڵەمڕەوی بڕیارداندا هەبن ئەوە لە کوردستاندا ئابینین ئێمە چوینە پەرلەمان خاتو ڤالافەرید دکتۆرە ڤالافەریدمان بینی یەکێک بوو لە شانازیە جوانەکان بەبێ هیچ تێگەیشتنێک و تەفسیرێکی حیزبی کە ئەو خانمە یەکەم جار بووە سەرۆکی پەرلەمانی کوردستان شتێکی دیرۆکی بوو بۆ گەنجەکان و بۆ ئێمەش مای شانازیە هەر خانمێک لەو بوارەدا یا لە هەر بوارێکی تێدا بتوانێت شان بەشانی پیاوان و بگرێت زیاتریش لە پیاوان باشە لێرە کاکیات خانما ڕۆژ کاک نێچیر پێشمەرگێن کوردستانەیە بابەتێکی زۆر گرنگ هەیە لێ باکوورێ کوردستانê پرۆسەیەکە ئاشتی و چارەسەریە دەست پێکریە هەموو کەس دەهێتە لای جەنابێ سەرۆک مەسعود بارزانی لێ ڕۆژاوای کوردستانê ڕژێمەک ژناف چوویە دەست پێکە پێدانا مافên کوردانە گفتوگۆنی قاش تێنەکردن دیسا هەموو ڕێت هێنە هەولێرێ و دچنە لای جەنابێ سەرۆک مەسعود بارزانی وەکی کچێکە کووردە گەنج دوێ وەک هەڤیێ vêyek girtinê hemû rê têne layê cenabê serok mala mezin çawa dibînî çi hîviyekê dibexşît bû gencên û nifşên û ha ez dibêjim destên min dilerzin wallah
راستا او جلكي سر ماخذين دمام چون جم سروك مسعود برزاني وي قوت ما جو ون لأوروبا وك دياسبورا والويدك سينور ناف براودن تنيا ونحم كردستانين الويدك للويد ريد بيجن او كرد سوريا او كرد باكورا تركيا او كرد العراق باشورا او لتشتد بيجن الفير لبراستي ام ناخذن افتش بمين ناف مدى جبو جنجنو جبو نفشينو جبو او زامبن او تاني كردستانينا بله. او نج يعني افيا قرتنا يا كردان جبو هر برسكي جرنج مثلا لباكوري كردستاني وكما قوتي بروساكي اشتي وشارة سرية دست بكريا همو رهاتنا هوليري لاي جناب سرو روجاواي كردستاني بجبركو هون زور بي خلقي روجاواي كردستاني لفر بهمان رنگي يعني همو ريتنا لاي جناب سروق افيا قرتن چقا دليوه گنجان خوشت که چقا هیویه دده هوا که هنجي لدياسپوراي بهمان رنگ یک گرتی بن جبو خزمتا ناسنامه یا کردی جبو خزمتا کلتور کردی چاندا کردی پارسنا دستکفتین کردان براستي مالا جناب سروك او مالا حمو كردايش برويه كي هر كردك تفجري مالاوي و يعني هجر نجر فجر بمالاوي ناكي كرد نافجر نابنيك لأخت تفجر مالاوي أم جلك كيف خوش دبن أوروبا وكسي كل فرجي أم بيجن هجر ج رجاواجي ورن دجال سروك أم جلك كيف خوش دبن أم بيجن أم كرد بونيك بالي ام هيفيه ما جالك اجبو سروك مسعود برزاني هنگو كردا حموا بكيك كردستان سردستي هر كردكي وري آوا كرنجي كاك نيتشير يقرتنا كردان چقد له هوا خوشتكه دل مگلك خوشتكه براستي هناك جي جمرت دخو يا كرن و باش رجاموي و اشتيانه بي جبرگو اگر ميك بن براستي ام هزكن افيا قرتنا كهون دبينن بتايبتي همو ريت هنا حوليرا پایتخت همو كردان هيفيك لسروي پارچا باشور كردستان آوا كريا ويدري بويا مالا مزنا هر كردكي اوا چقا هيزه مورال موتيفيشن دتا هوا كردن لهر چار پارچا این كردستان لدياسپورا تني وك كردستاني تف بگرن تني وك كردستاني بهفرا خباته بكن هنگاوان پاویژن جناب سروک و باشور کردستان پناه و مال و پشتام کرده همو البروه همو برای خود بنویداری و باشور کردستان اوج تکسکر يعني سر آستان ناف دولتی او آشتی خوازه البروه همو کرده نویداری ام اگر دماغوز وگر ما اروپا از پیام جناب سروک پاربم هر کشوا سفیر کی کرده هر کشوا پیشمرگه کا او ناکی جنتنه يعني هاتنام کردستان و هاتنک نورمال بالویداری او ناکی به ارک اکثر ملم اوس خورد ما اروپا جو ناکی کار و خباته بله زور باشه او جا همان پرسیاره ده از جه پیشمرگین کردستان لدیاسپورای بکم البته همو پیشمرگن دم مگلک نمایه وکی یادگاری دخوازم گوتنا داویه جهوا بستینم خاطینک دگل هوا دای خلکی روجهالات کردستانیه انداما انجمن شروانیا کولنه صباحی هین ودگرن هین ده چه بیجن بو كردن روجهالات كردستان بتايبتي لألمانيا جبركو أفريقيا خلكي روجهالات كردستان ناخذيا لو ما جيت خازم تو باخذي أجرنا يادگاریک آخفتنه کی وهبه ناخذ باخذه باشه هون صباحی وگرن باشه چی یادگاریه هون بخورا ببن كهن جبير ناكن يانجي آخفتنه کی هوا تشتكي كهن دخازن بيجن چيه بله بله الو تيست بله فرم صوت خوازم قلت نكي بيجم براستي امي الناس بيبيتشن امي دس بيتشن بس برسيا زي برسيفاي بدم تاني تشتك جلكي جرينج هي از بخور ببم او جي نماري هميانه جبر تشتاق ما انها كر الفيدا كي براسي لازم دوباره ببقنا قبلي هريما كردستان دوی لازم ام تشکی بکن خواب
جبو اف كردايتيا قد نامت شيبو اف رحي كردستاني قد نامت شيبو بمين براسي يعني از قلكي كيف خوشم سرفيتشتي سر ناس كرنا قلا كتشو خورتي ما و هيفي دارم ام تمو دايم وساب هفدوره بن يعني كرحكي كردستاني يعني بله آوا کرنا و روح کردستانی گاوا لهولی هند بینن اف یک گرتنه شد بچقا مورال ده هوا چقا هزید ده هوا قال لك بيجو مان يعني نها قافا قزبتشم المانيا اف جارة كمينة از دفي هجماري دم قافا قزبتشم المانيا براسي كاركتر امه يعني الشخصيه كردايتيه دهندري مد و بيجو هراندن يعني بيجو مان باشا اوروبا هیچ روحي هواي كرداتي كالكريا هون ج كرداتيه ج حسكرنا كردستان دور خستنا ج حسكرنا كردستان نا لي جفينو تشني مني خوشي جهنا يعني ككرد يعني بيجو مان مناخي اوروبا نوك مناخي كردستانيه جبرويه كهاني قلكي جرينج مرول ويدك لاوروبا او جوي خوتشيك جوي خوني كردي وتشكي قلكي جرين بقى حريك جما جاليه خد تشكي خوش بكش بكردستاني يعني وربه نه إسانك والولاتين أوروبا كرد بجهن هف ليه مثلا بونهنا سري صالانة نوروزا يادك كردوارية هون دجهن هف بلي تبلي زحمتش يعني قالك جارنا راس ليه كردن هر چار پارچه کردستانی از بجم لدیاسپورا هون نزیکی هفن براستي نا يعني انا مثلا برادري ما الند دورا ساعتك دوري من تقريبا قافا قزبتشم جموي يعني ساعتك دور براسي قافا قاز مقارنة بكم نافينا دهوك وزاخود يعني مثلا برادري مهن 4-5 ساعات دورن يعني افزح متبوني اي مسافه يعني لاوروبا يا مثلا بون نمونا نوروز ما نتمو دائما دروجي عطليدنا يعني نتسبتو لحدادنا يعني جارنا نوروز كفروج هاد شمد يانسي شمد دفي ام همو كاربن دفي روجا هانت حاضر بن يعني امني كاربن جي دفي روجك دن بي يعني دفي مرو نوروز اخونا ند 21 ازاريت شيك مرو د 26 يعني حفتي ازاريت شيك يعني فافتشتي انا الكردستان تنيز بيجم انه نوروز هر او نوروزه يعني هر كيجا روجبه نوروز يعني دمينا نوروز باشا اللي كيلا كاتجي بداوي خانمه قابت فقاريا تشياد قاريا كي تبير هاتنا كي تجي كردستان توي بخورا ببي توي قلبك يعني جيت تشتكي تهيا بيش والله ايما بله دنگتته اوكي ايما جناب سروك مسعود برزاني ما ديت اوت شكي جمع پر بقدر متخوني خودين خیانت کردن و از ببین و يعني حياتها متقشيدة و ببین بیرانینک پر خوش و پر گرینگیش بر گوتنی وینا جمر پر گرینگ و کی جان گوتنی جناب سروک بوتا پر گرینگ بو يعني گوتنی یکیش گرینگ بو و گوتناوینی داوی گوت انه هر چقاون دربي ولاتي خون هدود ببين نوك وبقرن ولات ونفر هدود ببين ونفر در كابن ولاتي خو ببينن افتشتك مر پر خوش و پر گرینگ بیمان و از کردستان ندیتو بریاوینا باشه دماهيك پیام خورته هنه بلا بده دماهيك پیام هوا ديت شبه اگر کرم کش کرم اخو بش کسک کنو نراتی هوا بکه دماهيك پیام هوا بله کرم که بله مايكاوي اجابه بله فرمو شاف باجوره ناویم یوسف اشقام شلومه نزیک مایکا خوش کرم اخو شاف باجوا اشاره وش تماشفان اره ناویم یوسف اشقام شلومه لیاز بخاف 10 سال لسويد دمينم ازاني قها كمبيوتر الويدا كي تخوينم وتبيشيد از خوازم سپاسیا حکومت حریم کردستان بکم و سپاسیا سروک جناب سروک مسعود برزانی و هر وها سروک نیچروا برزانی و سروک حکومت چی یادگاریه که هوا چه بیر هاتنه که خوش دلوی داره
تێ بخۆڕا ببێ بله هربت از خوازم بگرم تشکی تقال کرد گفت انه حمو کرد برای خودن کردستانی چما بله. طبعا سروق مسعود برزانی خودی تجربتك دو دريجة انفال ديتن شر ديتيه بله. هر وهاد السياسات ده خبرتك زو دريج هي تفهم كرجمه جبو صاغو كرد بري خوندن سروق تمال تني وبحوين وقت بيجن جو قواد اصلا سياسي دي بيش بخن جبروا له كردستان مالا كرداق شاي اللي حرشار برشة كردستاني وسروق تجربتك منزنش بو كردستاني وباشوري كردستان تجربتك منزنه بو همو آلي كردستاني روجلات باكور وروجافا وهر وها از چه بخور ببم اوروبای چه بخور ببم اوروبای هویت امنی کردستانی از کارم بیجم چیا و خوازای کردستانیه از هوای کردستانی بخور ببم از قالا دوست و حواله خوی ویده که قالا کردستانی جوار بکم هر وها از انا مو دوست و حواله خونی وان درآمد گفت مگو می گروپ خوشی کنم وگرن کردستان دیسا سردانا کردستان جنوبر بکن جبر اف حفترو براستی ام گریان لحمو کردستان ام گریان اللي هر وها ام دیس جيتر نبونه و ام بي بي في انه ام دمك دريشتر لكردستان بله دسته و خوش بن گلک سپاس دوباره بخیر هاتن پیشمرگین کردستان ل دیاسپورا سر چاوا اگر پرسیاری کوتاه بکم کاکیات ایوه چه دکن وکو فدراسیون راوندا کردی لاوروپایی بوزیدتر رک خستنا کردن هر چهار پارچه کردستان خدمت کردن کردستان پاراستنا و دستکفتا ورگرتنا پالپشتیا بو کردستانه ئەمە دوایین وەڵامی منە یان دوای فرسەتێکی ترم ئەی فەرموو دمای وەڵامە باشە بەس بە ئالێرەیە لەم کاتە بخۆزمەوە زۆر سوپاسی جەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی یەکەم کە زۆر هاوکار بوو زۆر سەپۆرتی ئەم پرۆژەیە کرد و جەناویشیان فەرمووی کە بەردەوامی دەبێت بۆ ساڵەکانی در ئەوەی کە لەو دەستکەوتانەی کە ئێمە قسەمان لەگەڵ جەناوی کردووە و فەرموویەتی کە بەردەوامی دەبێت و ئەویش سەپۆرتێکە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێیوتین کە چاوەڕوانیشی لە ئێمە هەیە بە تەنیا ئەوە نییە کە گەنجەکان بێنەوە بێگەنجەکان ببنە فاکتەرێکی بەهێز بۆ دروستکردنی لۆبی بۆ کوردستان هەروەها پردی پەیوەندی و گواستنەوەی معریفی بۆ زانگۆکان وەکو ئەوەی کە لە ئەمڕۆ لە زانکۆی سەلاحەدین چوینەوێ و لەوێش با بڵین کۆنفرانسێکی زۆر باشمان هەموو بەسپاسەوە بۆ زانکۆی سەلاحەدین و هاوکاران لەوێ پلانی ئێمە ئەوەیە هەر لەم قۆناغدا نەمێنینەوە ئێستا ئەمە پێنگاوێکی بەهێز و گرنگ بوو بۆ ناساندنی ئێمە زیاتر زۆرێک لە خەڵکی پەیوەندیمان پێوەکەن لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی ئیمەیلەوە داوامان لێەکەن کە کار و چالاکی داهاتوو ئەوانیش حەز دەکەن بەشدار ببن و ببنە ئەندامی بەهێز یان پشتگیری ئێمە قرار نییە هەر کەسێک کە لەگەڵیشمان یان لەگەڵمان بێت هەر ئەندامشمان بێ ئەکرێ پشتگیرمان بێ بەڵام بەو ڕێچکەیەدا بڕواکە فیدراسیۆن بڕوای پێیەتی کە دەستوری ئێمە بڕوای پێیەتی باوەڕی بە کوردستان هەبێ بە سەربەخۆی کوردستان هەبێ بە پێکەوە ژیان هەبێ بە یەکتر قبولکردن هەبێ بە ئاڵای کوردستان هەبێ تێگەیشتنی ئەوەی هەبێ کە ئێمە هەمومان کار دەکەین بۆی بتوانین نیشتیمانێکی باشتر بۆ ئەم وڵاتی خۆمان بهێنینە بەرهەم بلەوە وڵاتی خۆ خۆش ببێتن بلەوە باواری بخۆ هەبیتن لە کوردستانê کار bikin bû bi destê xistin û palpiştiyên zêtir bû Kurdistanê sê peyamên diyarin cenabê hewa dizanît yên cenabê Serokweziran in bû hewa genca çawa dê bû vê armancê kar kin ئێمە ئەوانەی کە ئەیان بینی بە کەمی یەکتریان ناسی و زۆربیان لە ڕێگەی نێتۆرک و پەیوەندیەکانی خۆمان و دۆزیومانەتەوە بۆیە لە داهاتوودا بە هەمان ئەو میکانیزمێک کە کارمان کردووە کۆمونیکیشنێکی بەهێز لە ڕێگەی ڕەوەندی کوردستانیەوە لە ڕێگەی نتوەرکی خۆمانەوە لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لە ڕێگەی قوتابیانەوە کە لە زانکۆکانی ئەوێن لە ڕێگەی ئۆرگانە جیاوازەکانەوە کە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵیاندا ئەتوانین نێتوەرکەکەمان فراوان ترکەین شەپۆلی زیاتر بۆ وڵاتانی دیکە بکەین ئێستا لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا ئێمە گروپ و ئەندام و خەڵکی کارامان هەیە کە چالاکن مەسەلەن بۆ نمونە لە یارمەتیدان بۆ ڕۆژئاوای کوردستان سەر و 16 تۆن بە ناوی فیدراسیۆنی لاوانەوە کۆکرایەوە نێراوە بۆ
ڕۆژاوای کوردستان ئێمە زۆر نییە دامەزراوین وەکو ئەرزم کردی لەگەڵ جەنابی کاکشفا بارزانی بیرۆکەی فیدراسیۆنی لاوان هاتە گۆڕێ لە چاو ئەوەی کە ماوەیەکی زۆر نییە کار دەکەین بەرهەمی باشمان هەیە ئەوەی کەکە لەو بەرهەمانەی کە ئێستا جەنابەت ئەیبینی زۆرێک لە گەنجەکان بە توانایەکی بەهێزەوە هەلانی کەم ئەم سەفەرە ئەگەر ئەوەی بۆ ئەم گەنجانە گەڵاڵە کردی بێ کە ئەگەر پێت بڵێم ئەم سەفەرە لە بۆ ئەم گەنجانە چی دەستکەوتێکی هەبوو جەنابەت چی دەڵێ وەڵامت چ دەبی وەڵامێکی کورتت بمەوە بەهێزکردنی شوناسی نیشتیمانی وابەستەبوونی ئەم گەنجانە بە کولتور و وڵاتی خۆیان تێگەیشتن لە کوردستان و پێکەوە ژیان و ئەو گۆڕانکاریە مەزنانەی کە لێرە ڕوویان داوە بەهێزبوونی حکوومەتی هەرێم و تیمەکانی پرۆتۆکۆل و پێشوازیە گەرمەکان و ئارامی ئەم وڵاتە و هەناسەیەکی پاکی نیشتیمان گەورەترین دەستکەوتەکانی ئەم سەرداڕن. ڕاستی ئەس گەلک سپاسی هەوە هەموویات کەم کاکیات ئەمین سەرۆکی فیدراسیۆنە لەوێن ڕەوەندا کوردستانی و بخۆ لە نەرویجێدا دنیشیت خانما ڕۆژ سلێمان ئەوژی لە هۆڵندایە کاک نێچیروان ئەلئەحمەد ئەوژی لە ئەڵمانیای و هەمی پێشمەرگێن لە کوردستانێ لە دیاسپۆرایە هین دووبارە بخێر بێن سەر چاوان و سەرسەران براستیجی بدیت نهەوە گەلک کەیف خۆش بوون بوێ گەرم و گوڕیا دناخێ هەوەدا حەسکردنە هەوە بۆ کوردستانێ گەلک شاد بووم من هەست پێکرد لە جێ خۆهین هەر هەبن بۆ کورد و کوردستانێ دووبارە بخێر بێن پێشمەرگێن کوردستانێ لە دیاسپۆرایە زۆر سپاس. براستیجی دیتنا جەنابی سەرۆک مەسعود بارزانی هێزەکە زێدەتر دایەوان گەنجان ئەگەر ji کوردستانی حەز بکەن دیسا زێدەتر ji کوردستانی حەز بکەن ئەف گەرم و گوڕی و ئەف حەزکردنا دلێڤان گەنجاندا بۆ کوردستانê براستیجی ئەس ماتمایی کرم یعنی من باوەڕ نەتکرد ئەف گەنجên هەنێ بەشێکێوان لە ئەوروپایش دایک بوونە هوسا کوردستانê di dilê wan daye mezin bît hûsa hezkirina Kurdistanê di dilê wan daye pîrûz bîtin hûsa bi ciwanî hez bi vê aramiyê vê avedaniyê vê pêşkeftinê bikin ya li Kurdistanê bi rastî keyf xweş bûm bi dîdara hewa hemûyan yek bi yek dubare bi xêr bên ser çava rêz û hurmet û silavên me bû her Kurdekê li her quleçekê vê cîhanê hey dîsa dibêjîn şam şekire helbet Kurdistan hezar caran şirîntir e her hev